یاسین عارف کەسێکی نیشتمان پەروەر و ڕۆڵەیەکی بەئامەکی کوردستانە. هەر لە تەمەنی منداڵیەوە هەستی نەتەوایەتی و بەگژاچوونەوەی ستەم و خوێنڕێژیەکانی حکوومەتی پێشووی بەعەز لە عێراقدا لە بیر و ئەندێشەیدا چەکەرە دەکا و لەگەڵ گەورەبوون و فراوانبوونی فکر و ئەندێشەکانی بە هەستێکی کوردایەتی و بە شێوازێکی فکری قۆناغەکانی دژایەتی بەعەز لە ساڵەکانی هێشتاکاندا دەست پێ دەکا و خاوەنی دەیان چیرۆکی ئاڵۆزە و ڕووداوی سیر لە ژیانیدا ڕوویداوە. ئەم جارەیان لە بەرنامەی ڕازی تەمەن بە ژیان و بەسەراتەکانی یاسین عارف لە زاری خۆیەوە ئاشناتان دەکەم. فەرموون با پێکەوە بینەری بەرنامەکەمان بین. ئەوسەیان سەرەتا پێم خۆشە خۆت بناسیێنی. من ناوم یاسین شێخ محەممەدین شێخ عارفە کێمە لە بنەماڵەی بەرزنجین. شێخ عارفی باوکم باپیرم یەکێک بووە لە شێخە بەناوبانگەکانی ئەم ناوچەیە کە کۆمەڵێکی زۆر دەروێشی هەبووە و لێرە مزگەوت و تەکییان هەبووە، قوتابخانەیان هەبووە، بەردەوام دەرس و دەوریان هەبووە. دوای وەفاتی ئەویش مامەم شەخسەی بوو جێگاکەی گرتوێتەوە. ساڵی چەند لەدایک بووی مامۆستاجان؟ من لە ساڵی 1970 لە 1970 لەم گوندە لەدایک بووم. ئێرە ناوی هەشەزینیە. هەشەزینی ماوەسا لە چیوە هاتووە ناوە؟ وەڵی زۆر بۆچوونی ڕەنگە جیاواز هەبێ ناوەکە لە چیەوە هاتووە کەوەی من پێم جوانیشە و پێشم وایە ڕەنگە ڕاستتر بێ لەوەکانی تر. ئەلم دێدا ئاشێک هەیە، هەر لە پشتی ئەم گردەوە ئاشێک هەیە، اینجا ئاشی ئاوە بە ئاو ئیشەکە ئاش ئەو شوێنەیە کە با بڵێن گەنمی لێ ئەهاڕێت بۆی بکرێ بە ئارد. ئەو کاتە خەڵکی ئەم دێ و دێکانی دەوروبەر و ناوچەکەش هەمووی هاتوونە بۆ ئاشە لەوێ گەنمەکەیان هاڕیوە و کردیانە بە ئارد بۆی نانی لێ دروستکەن. اینجا و ئاشە بە ئاو ئیشەکە ئەڵێن هەندێک خەڵکیش لە کۆچەران و کەوچەرانی با بڵێن باشووری عێراق و عەرەبەکان ئەو کاتەش بۆ مەڕڕواندن و شتیوە بە هاوینان ئاهاتن بە زستانان ئاهاتن بۆ سەرەوە. ئەوانیش لەم ناوچەوانە بوون و کە زانیانە ئاشی لێیە ئەوانیش باراشی خۆیان هاوری و لێرە هاڕیان. ئەڵێ کە تەماشایان کردووە چۆن ئیشەکا و چۆن ئەی هاڕێ زۆر پێی سەرسام بوونە. اینجا دیارەنیان بە عەرەبی کە پیانتووەمە ناوی ئاشە بە کوردی وتیانە ئاشە زێن، ئاشە زێن، ئاشە زێن کەواتە ئاشێکی باشە. اینجا ئەڵێن هەشەزینی لە ئاشەزێنیەوە هاتووە، ئەوانکرد بڵێ ئاشێکی باش بووە بە پێچێ ناوەکە بەهۆی ئەو ئاشەوە ناوەکە لێنرا. ماوەسا خەڵکی ئەم گوندە زیاتر بە چیوە سەرخاڵ بوون؟ وەڵای وەکو هەموو خەڵکی گوندەکانی کوردستان بە تایبەتی ناوچەی گەرمیان دیارە هەر ناوچەیەکی کوردستان بە شتێک بە ناوبانگە. ئینجام ناوچەیەش لە ناوچەکانی تری کوردستان وشکتر و بێ ئاوتر و تەختترە لەبەرەوە هەندێک شت با بڵێن لە کوشت و کاڵ و ئەو جۆرە با بڵێن زرا شتانەی کە لە ناوچەکانی ترە ئەکرێ بەهۆی ئەو هەوا و لێرە ڕەنگە نەکرێ. بەڵام شتی سەرەکی ئەم خەڵکی ئەم دەیە یا حیوان بەخێوکردن بووە بە تایبەتی مەڕوو بزن و مانگا و شتیوە کەوە سوودیە زۆرێکیان لێبینیوە لە شیرەکەی و لە گۆشتەکەی و لە فرۆشتنی و لە کڕینی. ئەوە بەشێکی زۆر لە خەڵکی دەکە بەوە سەرقاڵبوونە. کوشت و کاڵیش وەکو گەنم و جۆ بە تایبەتی زۆربەی ناوچەکان کێڵراوە ئەوی کراوە. ئاوێکیشمان هەیە لەو دەربەندەوە دێ ناوی باسەڕەیە، ڕووباری باسەڕە کە لە دوای ئێمە ئەبێتە ڕووباری ڕۆخانە هەر هەمان ئاوە. ئەو کاتە ئاو زۆر بوو، اینجا لەسەر ئەو ئاوە و لەو ناوچانەی سەرەوە ئاوەش بەردەوام با بڵێن مەرەزە کراوە کاتی خۆی زەرعات و میوە و شتیوە نوێژراوە تر خەڵکی بۆ جۆرەژیان. ماوەسا تۆ خوێندنی سەرەتاییت لەم گوندە تەواو کردووە؟ بەڵێ ئەو کاتە تا پۆلی شەشی تێدا بووە. من ئەو 6 ساڵی یەکەمی سەرەتاییم لەم گوندە خوێندووە. ئەترسام بمرم و لە ماڵ نەبم، ئەترسام جارێکی تر هەرگیز نەگەمەوە کوردستابەتی گرتنەکەی منی بە شێوازێک گەورە کردەوە لە بۆچوونی هیچ کەسێکدا نەبوو. حوتێکمان گرتووە، ماسیەکی زۆر گەورەمان گرتووە. Last night, FBI agents in Albany, New York, arrested 2 men on the basis of warrants issued
on a criminal complaint filed in federal court in Albany. Those men have been identified as 34-year-old Yassin Muhyiddin Aref. ئەوە نەبوو بڵێ بەیەکەوە توانین دابنیشین مناڵەکانم زۆر بچووک بوون گەورەکانە و کاتە 7 ساڵ نابوو ڕۆژوونیوێک بە سیارە لێ خوڕێ بۆی بچێ سەردانی کەسێ بکات هەر لام سێر بوو کە من چێم و من چیم و ئەم هەموو شتە چییە کردیانە بای بای ئەمریکا نۆ مۆڕ ئەمریکا. لە دوای تەواوکردنی قۆناغەکانی سەرەتایی خوێندن لە گوندی هەژەزینی سەربەناحی سنگاو یاسین عارف ڕوودەکاتە شاری سلێمانی و دواتر پاش ساڵێک لە شاری چەمچەماڵ درێژە بە تەواوکردنی قۆناغەکانی خوێندن دەدا و هاوکات لەگەڵ خوێندن کاری ڕێکخراوەیی ڕۆشنبێری دەست پێ دەکا و لە ڕووی فکریەوە ئامادەکاری دەکات بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو ستەم و نادات پەروەریانەی کە ڕژێمی ئەو کاتی عێراق دەرحەق با گەلی کورد ئەنجامی دەدا و هەرەوەشە دوجار یاسین عارف بۆ خۆی و لەگەڵ چەند هاوڕێیەکی دەبنە داینەمۆی ڕاپەڕینی شاری چەمچەماڵ لە کاتی ڕاپەڕینەکانی کوردستان لە ساڵی 1991دا. ئەوسا دوای تەمەنی مناڵێت با بڵێن دوایەوەی کایتر ئەبێ بێتە قوتابخانەی ناوەندیەکان لە گوندەکەی خۆتانەوە بزانمیانە چەمچەماڵ ساڵی چەند هاتنە ئێرە بۆ خوێندن؟ هەروەکو وتر لادێک زۆربەی لادەکانە و کاتە تەنها قۆناغی سەرەتایی تێدا بوو من کە قۆناغی سەرەتاییم تەواو کرد لە ساڵی 1982 بۆ یەکی ئامادەیی چوون بۆ سلێمانی لەسەر سناریەکی ئامادەیم تەواو کرد دوای لە ساڵی 1983 گەڕامەوە بۆم شارە لە دوی ناوەندیەوە هەتاوەکو 6 دواناوەندی لەم شارە بووم و لێرە خوێندووە. ئەوسا ئەو کاتانە تەوان سەردەمی دەسەڵاتی حکوومەتی باز بوو ئێوە جگە لە خوێندن هیچ چالاکێکی سیاسی یا سەربازیتان بۆ چەمچەماڵ هەبوو؟ وەڵای بەنسبەت چالاکی سیاسی و سەربازی سیاسی هەموو شتێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتە پەیوەستە بە سیاسەتەوە بەڵام من وەکو قوتابی و لە سەردەمی قوتابخانەی ناوەندی و دواناوەندی و خۆمە زیاتر خەڵکی خەریکی شتی ئەدەبی و هونەری بووم نەک جم و جۆڵی سیاسی و ئەسکەریش بە هیچ شێوازێک نەبووە تاوەکو لە دوای ڕاپەڕینەکە بەڵام وەکو چالاکی ئەدەبی هەر ئێمە خۆمان خەریکی بووین لەو شارەدا و بە یارمەتیدانی کۆمەڵی ڕۆشنبیر و هونەرمەند لە هونەر جوانەکانی شاری چەمچەماڵەوە لە ڕێگای کۆڕ و کۆرگێڕان بۆ هەندێک جار کۆڕی شێری هەندێک جار کۆڕی ئەدەبی هەندێک جار کۆڕی فکریش بووە کە من هەر لە زۆربەی ئەوانەیە بەشداریم کردووە. ئەوسا ساڵی هەشتاکان تەمەنەوە ئەو کاتێکە ئەگەر لەگەڵ تەمەنی توا بگونجێ هەشتاکان بەرەو سەر بەرەونەوە دەکان سەردەمی تر گەرمەی زۆڵم و ستەمەکانی حکوومەتی باز بووە لە چەمچەماڵە لە دوای قۆناغی خوێندن با بڵێن دوایەوەی کە ناوەندی و تەواو کرد کەی بوو ئێوە جوڵەی سیاسیتان لە چەمچەماڵا دەست پێ کردیا پێش ڕاپەڕین هیچ چالاکیەکتان نەبوویەوە؟ وەڵاوی ڕاستی بێگەر با بڵێن لە ساڵی 1984ەوە تاوەکو ساڵی 1991 ئەو 7 ساڵەی کە من لە شاری چەمچەماڵدا قوتابی بوومەوە ژیامە ئەگەر بمێ ژیانم لەم شارەدا دابەش بکەم ئەتوانم بیکەم بە 3 بەشی سەرەکیەوە بە پێی ئەو زروفەی کە تێدا بووین بە پێی ئەو هەڵ و هەموو گۆڕانکاری کە دروست بوو بە تایبەتی لەلایەنە سیاسێکەوە ئەم شارە بۆ بەناوبانگە کە لە 1980 ڕۆڵێکی مێژویان هەبووە خەڵکی ئەم شارە بەواتای ڕاپەڕیون بەواتای یارمەتیدان و ڕزگارکردنی ژیانی با بڵێن کەسانێک لە مەترسی خەڵکێکی زۆریان لە ئەنفال پاراستەوە و ڕزگاریان کردووە من بە شانازیەوە ئاڵێم یەکێک بوومە لەوانەی دەستم پێ کردووە یەکێک بوومە لەوانەی لەگەڵ چەند هاوڕێیەکی قوتابی خۆمە و دڵسۆزی خۆمە ڕۆڵی چاکمان تێدا بینە. ئەوسا من پێش باسی پێش ڕاپەڕین بکەم پێش ئەو ڕۆژێک کە ڕاپەڕین کرا جەناب ڕۆڵ چی بوو لەوەی کە خەڵک ئاگادارکەیتەوە بۆ منە خەڵک پێگەێنن ڕۆڵی ئێوە لە پێگەیاندنی خەڵک بۆ ئامادەکردن بۆ ڕاپەڕین چی بوو لەو سەردەما؟ وڵای ئەوەی پێپێتم و ڕاپەڕین من خۆم ناویم ناوە ڕاپەڕینێ ناخۆ من باسی ساڵی 1970ەکەی نێمە کە با بڵێن کاتی ئەنفالەکە بوو ئەوەی کە لە ناو خەڵکا و بۆتە ڕاپەڕین ساڵی 1991 کە ڕاپەڕین دش بە ڕژێمی بەغدایە و کە ڕاپەڕین دش بە حیزبی باسە و کە ڕاپەڕین بەوەیە کە شارەکان بە یەکجاری ئازاد بکرێت و سەر بەخۆ بێ جاوەی 1970 بەلایەن منەوە ڕاپەڕینە چونکە لە حەقیقەتدا لەم شارەیە بە تایبەتی
ئەو کاتە شارۆچکەیەکی زۆر بچووکیش بۆ گەورە نەبووە ڕۆڵێک بینراوە کە لە ئەنفالە لە هیچ شارێک و جێگایەکی تری کوردستان ڕۆڵێکی وا نەبینراوە بۆ ئازادکردنی خەڵکی و لە هیچ شوێنێکی کوردستان خەڵ لە دەست باسیەکان ئازاد نەکراوە بە تایبەتیوانەی کە لە دیەکانەوە هاتوونەوە ئەنفال کراون وەکو لەم شارەدا کراوە بۆیە من بە ڕاپەڕینی ناوە ئەوە ساڵی هەشتا ئەگەر باسی ڕاپەڕینەکەی ساڵی 99 بکەین کەواتە 3 ساڵ 91 بکەین کەواتە 3 ساڵ دروست ئەبێت لە هەشتاوەشتەوە تاوەکو 91 من لەو کاتەدا لە هەمان شێوە قوتابی بوومە لەم شارەیە لەبەرەوەی ئێمە خەڵکی لادێ بووینە کە هاتوینەتە ئێرەوە خۆمان شاردوێتەوە ئەو کاتەش بە ئاشکرا ئەمن و ئیستیخبارات خەڵکییان ئاگادارە کردەوە تەنانەت جاروبار لە مزگەوتەکانەوە بە مەلاکانیانەوت کە هاوار بکەن هەر کەسێک خەڵکی دیەکانی لە ماڵەکانیان ناشاردبێتەوە جێگانی کردبێتەوە ئەو ماڵەکەی ئەویشە ڕوخێن بەسەریان ئێمە خۆمان لە بەرەوەی خەڵکی دێبووین لە ماڵی دۆستێکی خۆمانە بە ناوی مامڕۆزای قەرە تامۆری ئەو پەنای دابوون ئەو ئێمەی شاردەوە ئەو ژیانی خۆی و خانەوادەکەی خستەمە ترسیەوە بۆی ئێمە بپارێزێک کە زۆر دۆستی باوکم بووە ئێمە خۆمان لەو حالەتەیە بووین هەر ئەوە ترسێکی لەسەرمان دروست بووین جا من خۆم بە تایبەتی برایشم لەگەڵ یەکێتیەکانە دکتۆری براهیمی پێڵێن لە هەشتاوە هەر نەهاتەوە نەگەڕایەوە چوونە سەرکردایەتی بۆ دیفاکردن لە سەرکردایەتی و لێشەوە دوایی چوونە سەر سنوورەکانی ئێران و ئاودیوی ئێران بوون نەگەڕابەوە ئەو کاتەش ڕژێمی بەغدا هەر کەسێکیان لە دەرەوە بواە و لە شاخ بواە و پێشمەرگە بواە و نەگەڕابێتەوەتەوە لە سەردەمیان فالەکانە براکانیان ئەگرت دایک و باوچیان ئەگرت هاوڕی نزیکیانیان ئەگرت تەنانەت خزمیانیان ئەگرت ئەنوەتە ئەو نێت و خۆی تەسلیم نەکاتەوە بەریان نات جامنەو کاتە شتێکم دروست کرد کە ناومان نا فێرگا لەگەڵ کوڕێکی هاوڕێی خۆمان کە ئێستا لە ئەڵمانیاژی ناوی نەهرۆ ڕەمەزانە هەردووکمان بە دوو ناوی خواستراوە من بە ناوی بڕواوە ئەوش بە ناوی باوەڕەوە وەکو بڵێ پرۆگرامێکی گشتیمان داناوەکو شتێکی ئەدەبی کە پەیوەندیمان پێوە بە لاوانەوە کرد بە تایبەتی قوتابیان بە تایبەتی کە ڕۆژانە ئیتر پرسیاری ئەدەبی تایە پرسیاری مێژووی تایە پرسیاری هوەری تایە پرسیاری زانستی تیا بوو پرسیاری تەنانەت وەزەی سیاسیشی تیا بوو ئەمەمان کردبووە با بڵێن پەردەیەک کە لە ژێرەوە دوای ئەوەی ئەو کەسانەی ئەو پرسیارانیان وەڵامەدایەوە و هاوڕێتی و دۆستایەتی لە نێوانماندا دروستە بوو اینجا ئەمان برد بۆ بەشی دووەم کە خۆ ئامادەکردن بوو بۆ ڕاپەڕین و کە خۆ ئامادەکردن بوو بۆ دروستکردنەوەی با بڵێن ورە و وزە و شۆڕشێکی کە لە کوردستاندا ئێمە لەم شارەیە ئەو کاتە ئەو فێرگایە بەناوبانگ بووە بەڵام مەرحەلەی دووەمی فێرگا مەرحەلەیەکی شتێکی سیاسی و خۆ ئامادەکردن بوو بۆ کارێکی سیاسی کە هەر ئەوانە و کە لەو فێرگایە خوێندێن و هەرو هاوڕیانەی کە لە فێرگایە لەگەڵمانە بوو لە ساڵی 1991 با بڵێن ڕاپەڕینی ئەم شاریان دەست پێ کرد. ماوەستا لە دوای ساڵی 90 یا 92 ڕاپەڕین نەکرێت لە کوردستانە من لە زۆر کەس لەو کەسانم بیستووە کە لە ڕاپەڕینە لە چەمچەماڵ دەوریانە بووە جەناب و بە دەواازەی ڕاپەڕینی چەمچەماڵ ناوە بن هۆکاری ئەم نازناوە چییە یا بۆ چێگەڕێتەوە؟ وەڵی وەکو ئێمە لە کوردستان بە شاری ڕانێ ئەڵێن دەواازەی ڕاپەڕین و لە حقیقەتیشدا دەواازەی ڕاپەڕینە دەواازە هەر لە لای ئێمە ئیتر دەرگایەکی گەورەیە کە ئەکرێتەوە بەسەر شوێنێکە با بڵێن قاپیمان هەیە و دەواازەمان هەیە دەواازە لە قاپی گەورەترە سەرەتای شوێنێکە دەرگایەکە کە ئەکرێتەوە ئەچیتە ناو شوێنێکەوە هەروە بزانام لەوێشەوە ناوی ڕانێ نراوە دەواازەی ڕاپەڕین چونکە ئەو دەواازەیە بوو کە ڕاپەڕینەکەی لێوە کرایەوە و کە هەموو ژیانی خەڵکی و هەموو با بڵێن هەلومەرج و بارە سیاسیەکە بەهۆی ئەو ڕاپەڕینەوە گۆڕا لە کوردستاندا فەلەبەرەوە زیاتر کە ئەڵێن دەواازەی ڕاپەڕین ئەمڕۆ لە کوردستانە مەبەستیان سەرەتای ڕاپەڕینە دەست پێکردنی ڕاپەڕینە فاڵێن ڕانیە مەبەستمانەوەی سەرەتای ڕاپەڕینە دەست پێکردنی ڕاپەڕینە ئەو کەسانش کە لێرە چی بەگاڵتە و چێ بەڕاستی بانگی من بکەن دەواازەی ڕاپەڕین لە چەمچەماڵ مەبەستیانەوەیە کە سەرەتای ڕاپەڕینەکە و دەستپێکردنی ڕاپەڕینەکە لە حقیقەتیشدا من سەرەتای ڕاپەڕینەکە و دەستپێکردنەکەی لە منەوە دەست پێ کردووە لە چەمچەماڵ بڵێ لەو شار ماوەستا چۆن بوو یەکەم جارکە لە جەنابتەوە دەستی پێکرد لە مزگەوتەکانە و تارتان پێشکەش کرد نەخێرنەوەڵەوە کووتم ئێمە بەر لەوە لە ساڵی 1970ەوە تاوەکوونەوە تو یەک
فێرگەمان هەبووە هەروەکوتیشم زۆربەی لە خوێندکارانی فێرگە و ئەندامانی فێرگە لە ڕاپەڕینەکەیە لەگەڵمان بوونە دوم جار لە ماوەی ئەو ساڵانەدا هەندێشتی ئەدەبی و هونەری و چالاکی ترمان هەبووە بە تایبەتی بەشانی هونەرە جوانەکانی چەمچەماڵ کە کۆمەڵێ لاوی ڕۆشنبیر و دڵسۆز و بە هەموو واتایە کورتپەروەر و خەمخۆر بوون کە لەو سەردەمەدا کە سەردەمێکی زۆر ناخۆش و دڵی خەڵکی زۆر تەنگ بوو هیوای خەڵکی زۆر ڕووخا بوو کە ئەوانە لە ڕێگای چالاکی هونەری و ئەدەبیەوە ڕۆڵێکی باشیان هەبوو لەم شارەیە وەکوتم من لە زۆربەی و چالاکیانەیە لەگەڵیان بوومە یا بە شعر خوێندنەوە یا هەندێک جار بە قسەکردن یان هەندێک جار بە وتاردان هەتا گەشتە ئەو ڕۆژەی کە بڕیارماندا ڕابپەڕین چەند ڕۆژێک بەر لەوەست لەگەڵەوە هاوڕێیانەی خۆمە ئێمە دانیشتین و پلانێکی وامان دابوو کە کەی دەست پێ بکەین و چۆن دەست پێ بکەین لە حەقەتدا دووشتیش بۆ هۆی هاندەرێکی سەرەکی کە ئێمە دەستی پێ بکەین یەکەمیان وەکووتمان ڕاپەڕینەکەیە کە لە شاری ڕانیە لە 5 دەستی پێکرد دومیشان ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بوو کە ڕۆژانە ئیتر ئەو تارانەی خوێندەوە ئەو ئیازانەی کە ئەیدا و ئەو با بڵێن کۆدانەی کە بڵاوی ئەکردەوە ئێمە پێمان وابوو ئەوە لە تەقینەوەدایە و خەریکە دروستە بێ بە کۆڵانەکانە ئەسوڕاینەوە و داوامان لە خەڵکەکە کرد کە بێنە سەرجادەکە و داوامان لە خەڵکەکە کرد کە ڕۆژی ڕاپەڕینە بەو شێوازە دەستی پێکرد تر وردە خەڵکێکی زۆرکێکی زۆریش هاتن و لە حقیقەتیشدا چەشێکی باشمان پەیدا کرد لە ڕاستیدا هەلیکۆپتەریان هەستان بەسەرمان و بەسەر شارەکەماندا زۆر بە نزمی ئەخولایەوە شەڕێکی باشمان کرد نزیکەی ساعت لەو ڕۆژەدا لەو کاتەدا نەخێر بەڵام ئێوارەی ئەو ڕۆژەیە کە شتەکە زیاتر گەورە بووە و شەوی ئەو ڕۆژەکەی تر با بڵێن ئەمن و ئیستخبارات گیرا خەڵکێکی زۆر لەم شارەدا شەهید بووە بەڵام ئەو ڕۆژێ ئێمە دەستمان پێکرد بڕیاری شوا بوو کە نابێ حەزێتی هیچ کەسێک بدەین لەبەرەوەی بڕیاری با بڵێن ڕێکەوتنەکەی بەرەی نیشتمانی کوردستان بوو هەموو کەسێک لێ خۆش بووە هیچ کەسێک بۆی نییە لەسەر پێشووی با بڵێن محاسبە بکرێ بریندارمان هەبوو دوای چەند هاوڕێک کە لەگەڵماندا بوو جیران دوای کە گیرا بوون هەموو بە دوای ئێمەیان گەڕابوون چوونە ماڵی ئێمە باوکم نەخۆش بوو لەسەر جێگا کەوت و ڕانکێشا بووە تا دەرەوە کاو ناتوانێت هەستێت و بڕوا دوای خەڵکی گەڕەکە کە زۆر لیان پاڕابوونەوە جیان هێلا بوو هەرچی ئەوراق و ڕسم و نووسینی ماڵی ئەمەیە هەمویان بردبوو چەند ماڵێکی کە کاول کرابوو با بڵێن تاڵان کرابوو دووسێ برامان گیرا بوو هاوڕێکە لەگەڵمانە بوون گیرا بوون بەڵام لە کاتی دەستپێکردنەکەەوە ڕۆژی یەکەمی دەستپێکردنەکە لەبەرەوەی وەکو بڵێ خەڵکێکی زۆر نەهات لەبەرەوەی جاشەکان و چەکدارەکان زۆربیان نەهاتنە ریزی ئێمەوە کە ڕاپەڕی بووین ڕۆژی یەکەم شارەکە پاک نەکرایە لەبەرەوە ئێستا خەڵڵای وایە کە ڕۆژی ڕاپەڕینی شاری چەمچەماڵ و پاکردنەوەی شاری چەمچەماڵ 8 بەڵام لە حەقیقەتدا ڕۆژی ڕاپەڕین 7 پاکردنەوەی یەکجاری شارەکە 8 اینجا لە 7 ئێمە بە بەڵگە هەمانە کە لە 185 با بڵێن باسیەکان و نۆکەری باسیەکان و هەموو چەکدارەکانی باس و ڕژێمی باس شارەکەیان جێڵا بوو بەرەو کەرکووک ڕایان کردبوو کە ئێمە لێرەدا ئەومان کرد هەمان ڕۆژ بوو کە لە سلێمانی ڕاپەڕین بوو کە ئەمەش هەرۆک و مەحسین برام هەموو جارێکاڵێ بۆ هۆی ئەوەی کە ببێتە با بڵێن یارمەتیەکی گەورە بۆ شاری سلێمانی بۆ ڕاپەڕینی شاری سلێمانی لەبەرەوەی حکوومەت پێی نەکرا بە هیچ شێوازێک لە جنوب و لە کەرکووکەوە هیچ هێزێک بێنێ و بینێرێکە با بڵێن بۆ پارێزگاری لە سلێمانی بکەن و نێرن سلێمانی بکەوێتە دەستی خۆپیشاندەرەکانەوە فەلەبەرەوە خەتی سلێمانی بە یەکجاری گیرا لە چەمچەماڵ ئەترسام بمرم و لە ماڵ نەبم ئەترسام جارێکی تر هەرگیز نەگەمەوە کوردستابەتی گرتنەکەی منی بە شێوازێک گەورە کردەوە لە بۆچوونی هیچ کەسێکدا نەبوو حوتێکمان گرتووە ماسیەکی زۆر گەورەمان گرتووە. Last night, FBI agents in Albany, New York, arrested 2 men on the basis of warrants issued on a criminal complaint filed in federal court in Albany. Those men have been identified as 34-year-old Yasin Muhyiddin Aref. ئەوە نەبوو بڵێ بەیەکەوە توانین دابنیشین مناڵەکانم زۆر بچووک بوون گەورەکانەوە کاتە 7 ساڵ نابوو ڕۆژونیوێک بە سیارە لێ ئەخوڕێ بۆی بچێ سەردانی کەسێ بکات هەر لام سێر بوو کە من چێم و من چیم و ئەم هەموو شتە چییە کردیانە بای بە ئەمریکا نۆ مۆڕ ئەمریکا بۆ تەواوکردنی بەشێکی تر لە خوێندن و قۆناغەکانی زانکۆ
لە ساڵی 1993دا یاسین عارف ڕوو لە وڵاتی سووریا دەکا و دوای تەواوکردنی زانکۆ و لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکانەوە وەک پەنابەر و هاوڵاتیەکی یاسایی ڕوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکا و نزیک بە 4 ساڵێک هاوکات لەگەڵ بەڕێکردنی ژیانی یاسایی وەک کوردێکی موسڵمانی نوێژخوێن و هاوڵاتیەکی دانیشتووی ئەمریکا ڕوو لە یەکێک لە مزگەوتەکانی نزیک ماڵەکەی خۆی دەکات بۆ بەجێهێنانی پەرستشەکانی ڕۆژانەی خۆی، بەڵام دوجار لەلایەن پۆلیسی فیدراڵی ئەمریکاوە دەست بەسەر دەکرێ و چەند کاتژمێرێک دواتر لە کاتی بردننی بۆ دادگا ئەوەی بە خەیاڵی ناتبێ و بیری لێ نەکرد بێتەوە و چاوەڕێی نەکات ڕوودەدا و بارودۆخێکی سەیر و دژوار ڕوبەڕووی دەبێتەوە. ماوەسا دوجار ساڵی 1993 جەنابتان بڕیارەدەن بۆ تەواوکردنی خوێندنتان ڕوو لە وڵاتی سووریا بکەن. لە سووریا چەندێکمانەوە یان ئەسڵەن ئەو کاتێک چوون بۆ سووریا بە مەبەستی خوێندن بوو یا بە جۆرێک دوورکەوتنەوە بوو لە کوردستان کە شەڕ و ئاژاوە و شەڕی ناوخۆ بەتایبەت لەو کاتەیە سەری هەڵدا بۆ ڕووی تێکرد بوو. وەڵا لە ڕاستیدا من یەکەم جار کە کوردستانمان جێلاو نێران بۆ سووریا وەکو یەکەم وەجبە بوو کە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە ناردیان بۆ خوێندن بۆ دەرەوەی وڵات بۆ خوێندن چوین چوین بە ڕسمی لەلایەن بزوتنەوەی ئیسلامیەوە زەمالەتمان بۆ وەرگیرا بوو لە جامیعەیەک لە دیمەشق ئێمە چوین بۆ خوێندن کە وەکو یەکەم جار دەرچوین لە کوردستان بەنیاتی خوێندن و بۆ خوێندن چوین. ماوەسا توانێتان خوێندن تاواکەن لە سووریا بەتایبەت زانکۆ هەنی یا هەر مانەوەتان کاتی بوو لەوێ 4 ساڵی خوێندنتان تاوا کرد؟ بەڵێرە وەڵام من لەوێ جامیعەم تەواو کرد لە دوای زانکۆش قوتابی ماجستێر بووم ساڵ و نوێکی ماجستێرەکەشم تەواو کرد بەڵام دوای ئەوەی تر لە ڕێگای نەتەوە یەکگرتووەکانەوە ناوم دەرچوو وەکو پەناهەندەیە کە بچم بۆ ئەمریکا لەبەرەوە ماجستێرەکەم پێ تاوا نەکرد بەڵام زانکۆکەم تاوا کردووە. ماوەسا لە سووریا کاری ڕێکخراوەیتان نەکرد بەتایبەت وەکو بزوتنەوەی ئیسلامی کە ئێوە نوێنەری ئەوان بۆن ڕۆشت بوون بۆ ئێوە بە خوێندن؟ وڵای ئەو کاتەی کە من لە سووریا بووم بە تایبەتی لە دوای ساڵی 1995ەوە لە دوای ئەوەی کە با بڵێن کۆنگریسی ئەمریکی تەزدیقی ئەو بڕیارەی کردی بوو کە حکوومەتی ئەمریکی با بڵێن یارمەتی معارزە عێراقی بدا یارمەتی بەرهەڵسکاران بدا بۆ ئەوەی کە ڕژێم لە عێراقدا بگۆڕن جا بەهۆی ئەوە چالاکی بەتابەتی لە دوای با بڵێن کۆنگرەی سەلاحەدین کە ئەو کاتە بە سەرۆکایەتی ئەحمەد چەلەبیوان بەسترا بوو لە 95 لە دوای ئەوە بەرهەڵسکارانی عێراقی بەگشتی و کورلایەنە کوردیەکان بە تایبەتی چالاکیان زۆر بوو. اینجا بەهۆی ئەوەی کە بەپێ ئەو کۆنگرە و ڕێکەوتنی ئەو کۆنگرەیە زیاتر لەلایەنە ئیسلامیەکان داوا کرابوو کە پەیوەندی بە وڵاتە عەرەبیەکان و بە کۆمەڵە ئیسلامیەکانەوە بکەن بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکەن کە گۆڕانی ڕژێم لە عێراقدا شتێکی پێویستە و قازانجێکی زۆری ئەبێ و عێراق وەکو ئەوەی کاوان خەڵکیانە ترسان بەش بکرێت کە ئەو مەبەست لە ڕوخانی ڕژێم نییە بەڵکو کرانەوەی عێراق وەکو دەوڵەتێکی ئەو کاتێکە باسی دیموکراسیان نەکرد و وەکو دەوڵەتێکی ئازاد ئەبێ بە خێر و خۆشی بۆ بەڵکو بە نمونەیەکیش بۆ وڵاتانی دەوروبەر نەوەکو ببێ بە هۆیەکی با بڵێن کە کێشە و شتیوا بۆ ئەوان دروستکات لەبەرەوە ئەو شتە بەلایەنە ئیسلامیەکان سپێنرا بوو بەردەوام بە شێوەیەکی گشتی جم و جۆڵیان زۆر بوو کۆنگرەی هەفتانە و مانگانە هەبوو سەردانی زۆر لایەن هەبوو گەرچی ئێمە لەو کاتەدا قوتابی بووین بەس بەهۆی ئەوەی نوێنەرەکەی بزوتنەوەش لەو کاتە تەنیا بوو فە زۆر جار وەکو هاوکاری لەگەڵ یا ڕۆشتین بۆ کۆنگرانە یا لە هەر چارێکەیەکی تر بکرایە چالاکیەکی سەقافی یا ئەدەبی وایە بە ناوی معارزە عێراقیەوە یا بە ناوی وەکو ئەدیبان و هونەرمەندانی عێراقی لەو شتانەدا بەشدارمانە کرد وەکو ڕسمی زیاتر ڕسمەتی قوتابیەکم هەبوو وەک نوێنەرێکی بزوتنەوە. لەو کاتەی ماوەسا جەنابتان لە سووریا بن ماوەسا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ نەخۆشەکەوێت دوجاری ژۆ بزانام هەر لە سووریا وەفاتەکە جەنابتان ڕۆڵتان چی بوو لەو کاتێک کە هاتە سووریا لەگەڵ یا بوون؟ وەڵای ئێمە تەوان وەکو نووسینگەی بزوتنەوە هەر وەفدێکی بزوتنەوە بە تایبەتی و زۆربەی وەفد ویلایەنەکانی تری معارزەی عێراقیش کە لە سووریاوە هاتبێتن یا ڕۆشتبێتن ئەو جارەی کۆتایی کە جەنابی مامۆستا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ
هات بۆ ئەوێ ئێمە هەر هاتینە سەر سنووری کوردستان لە فیشخابور با بڵێن لەوێ بە خزمەتی گەشتین و لەوێ پێشوازیمان لێ کردو هەر لەگەڵی شاو لە خزمەتی شابووین کە گەڕینەوە بۆ دیمەشق لە حقت داوا پێشما بوو کە سەردانێکی دکتۆریشی هەیە بەڵام هیچ نەخۆشیەکی وا ترسناکی پێوە دیار نەبوو و سەحەتیشی تا ڕادەیەک زۆر زۆر باش بوو و من لەو سەفەرەدا لە هاتنیدا زۆر لە خزمەتیدا بووم لە ماڵی خۆمان چەندان جار دانیشت بوون و لە خزمەتیدا بوون و بانگمان کردبوو بەر لاشە چوو بێت ئەو جارە ئەخیر هەر لە خزمەتیا بووینە ئەو شەوە کە ئێمە گەڕاینەوە و لە نیوەی شەودا تەلەفۆنمان بۆ کرا کە مامۆستایان بردووە بۆ خەستەخانە و دیاریش بووە تاوەکو گەشت بووینە ئەوێ ئەو گیانی پاکی لە دەستدا بوو فمن تاوەکو ئێستاش وابزانم هێشتا تەقریری خەستەخانەکەش هەر لە لای منە و لە ماڵی ئێمەدایە پێم وانە بوو کە نەخۆشیەکی وای هەبوو کە چاوەڕوانی هیچ کەسێک چاوەڕوانی ئەومان ناکرد کە لەو کاتەیە کە ئەو سەفەرێکی بەدەست بوو ئەچوو بۆ ئیمارات کە لەوێ کۆچی دوایی بکات بەڵام لە دوایەوەی کە لەوێ وەفاتی کرد و کۆچی دوایی کرد اینجا ئێمەش تەرمەکەیمان گەڕانەوە بۆ کوردستان و خۆشمان لە خزمەتی تەرمەکەدا هاتینەوە هەتا هەڵەبجە و لەوێ لە دوای ناشتنیشی لە دوو ڕۆژی تازیەکەدا ئێمە هەر لە هەڵەبجەماینەوە دوای من گەڕامەوە بۆ دیمەشق و هەر چەند هەفتەیەک دوای ئەوە چوون بۆ ئەمریکا ئەوە دوجارم بووە کە سەردانی کوردستان بکەمەوە مامۆستا دوایەوەی کە ئەچن بۆ ئەمریکا ئەوەی قامەتان وەرگرت یا چۆن بوو لە ئەمریکا نیشتازیە بوون ئەمە کە چوون بۆ ئەمریکا لە ڕێگای نەتەوەیە گورتوەکانەوە وەکو پەناهەندەیەک چوون بۆ ئەمریکا لەبەرەوە هەروەکو بڵێ بەر لەوەش بگەینە ئەمریکا ئێمە ئیقامەمان بۆ کرابوو چونکە وەکو پەناهەندەیەک ئەمریکا خۆی وەرمانی گرتبوو ئێمەیان نارد بۆ ئەمریکا کە گەیشتینە ئەوێ سەرەتا ئیقامەکە کارتێکی تایبەتیە بۆ دەکەن و لە دوای 6 مانگە بێتە شتێک کە لەوێ با بڵێن بیتاقەی دایمی یاخود بیتاقەی ئەخضەری پێڵێن گرین کارت واتە بیتاقەی ئەخضەر بە عەرەبی یاخود کارتی سەوز کەوە ئیقامەی بەردەوامە ئەوەمان هەبوو بەڵێ چونکە ئێمە لاجی بوون لێ و پەناهەندە بوون مامۆستا لە ئەمریکا کاری ڕێکخراوەیتان نەبوو یا وەکو چوونە مزگەوتەکان بۆ نمونە دەستان نەبوو بۆ خەڵکی لە ڕاستیدا من کە چوومە ئەمریکا گەرکاری ڕێکخراوی وەکو کارکردن بۆ لایەنێکی سیاسی یا بۆ هەر حیزب و پارتێکی کوردستانی یا دەرەوەی کوردستانی من وەکو پەناهەندەیەک وەکوتم چوون بۆ ئەمریکا و وەکو نوێنەری هیچ لایەن و پارتێکی سیاسیش نەبووم لە ئەمریکا و کاریشم لەوێ بۆ هیچ لایەن و پارتێکی سیاسی بە شێوەیەکی فەرمی نەکردووە بەڵام بە حکمیەوەی کە ئێمە لە ناو بزوتنەوەی ئیسلامیدا بووینە و ساڵانەی ئەخیر لە کوردستان و زۆربەی هاوڕێکانیشم لەوێدا بوو لەوە زیاتر وەکو ئەگەر شتێکمان وەکو هاوڕێیەک یا لەگەڵ هاوڕەیەکدا پەیوەندیەکمان هەبوو بێت تەنها پەیوەندیەکی هاوڕێتی بووە وەکو کاری حیزبی من لە ئەمریکا کاری حیزبیم بۆ هیچ لایەنێک نەکرد مامۆستا ئەو کاتێک کە حکوومەتی ئەمریکا با بڵێن بڕیاریان دایانەتەوەی گرتوەکان بڕیاریە کە گورزی سەربازی لە عێراق بوەشێنرێ ئەوە هیچ ڕۆڵێکتان هەبوو بە تایبەت حیزبەکانی کوردستان ئەو کاتە بڕیار بوو لەگەڵ ئەمریکا هاوپەیمانیەک ببەستن بۆ لێدانی حکوومەتی عێراقی بە تایبەت بزوتنەوەی ئیسلامیەوە لە ئەمریکا هیچ ڕۆڵێکتان لەگەڵ سەکردەی عێراقیەکان هەبوو من وەکوتم چوونی من بۆ ئەمریکا لە ڕێگای بزوتنەوەی ئیسلامیەوە نەبوو وەکو نوێنەری هیچ لایەنێکیش لە ئەمریکا نەبوومە و کاری سیاسی و حیزبیم بۆ هیچ لایەنێک لە ئەمریکا نەکردووە لەبەرەوە گەر هەر تەنسیقێک لە بینی لایەنەکانی با بڵێن حیزبە معارزەکانی عێراق و ئەمریکادا هەبێ وەکوتمەوە دەستی پێکردبوو لە 95 بە دواوە بە تابەتی لە دوای کۆنگرەی سەلاحەدینەوە زۆر زەقتر و زۆر تونتر بوو بۆ پەیوەندێ هیچ گومانم پێ لەوەدانە کە حیزبەکانی ناوبەرەی کوردستانی لە کوردستان و حیزبەکانی باشووری عێراق تەنانەت بە شیعە و حیزبە دینیەکانیشەوە تقریبان هەمویان پەیوەندیان لەگەڵ ئەمریکادا هەبوو بەر لە ڕوخانی ڕژێمی سەدام و هەمووشیان هاریکاریان تا ڕادەیە کردووە لە کاتی لێدانی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2001 بەد من لەو کاتە لە ئەمریکا بووم من لەو کاتە وازم لە کاری حیزبایەتی هاوردوو مامۆستا دوایەوەی کە چوویتە ئەمریکا وەکو پەناهەندەیەک ئیشی ڕۆژانەی تۆ لە ئەمریکا سەرقاڵی چی بوو یا بە چ شتێکەوە سەرقاڵ بووی بۆ بەڕێکردنی ژیانی خۆت
وڵاوی ڕاستی بێ ئێمە هەموو بە شێوەیەکی گشتی لێرە جۆرە بۆچوونێکمان هەیە دەربارەی وڵاتانی ڕۆژاوا بە گشتی و ئەتوان بڵێم ئەمریکا بە تایبەتی کە زۆر کەس پێمان وابوو کار بۆی ئینسان بگاتە یەکێک لە وڵاتانە ئیتر وەکو بڵێ هەرچی دەرگای خێر و خۆشی هەیە لێی دەکرێتەوە و بە ماوەیەکی کەمەتوانێ پارەیەکی زۆر کۆبکاتەوە و یارمەتی کەس و کارەکەی خۆی بدات و ژیانی خۆی بینا بکات و منیش هەروەکو کەسێکی ئەم ڕۆژهەڵاتە بەو خەونەوە بەو هیوایەوە چوون بە وڵاتی ئەمریکا کە گەیشتمە ئەمریکا نزیکەی 6 مانگی یەکەم زیاتر خەریکی خوێندنی زبان و فێربوونی زبان بووم کە ئەوە زۆر زۆر پێویست بوو بۆ ژیان لە وڵاتەدا لە دوایەوەش کە بۆم دەرکەوت کە بە تایبەتی من کە خێزانم هەبوو سێ منداڵی زۆر بچووکم هەبوو لە ئەمریکا ژیارمەتی سۆشیال وەکو وڵاتانی ئەوروپا نییە زیاترە بێ ئینسان ئیش بکە بۆ ئەوەی بتوانێت خۆی بژێنێ و خۆی بەڕێوە برێ و چاوی لە ماڵ و منداڵەکەی خۆی بێ نیش لەبەرەوەی کە زبانەکەم باش نەبوو لە سەرەتاوە ئیشکردن زۆر ئاسان نەبوو دۆزینەوە و پەیداکردنی ئیشێکی باش کە با بڵێن دەخلێکی وای هەبێ کە خانەوادەیەکی ئاها پێبژی ئاسان نەبوو خەریکی ئیشکردن بووم لە دوای 6 مانگی یەکەم کە خەریکی زبان خوێندن بوو یەکسەر دەسم کردە ئیشکردن یەک دوو ئیشێکیشم گۆڕی هەتاوەکەوەی مزگەوتێکی تازە لەو شارەیە کرایەوە کە منی لێبووم لەبەرەوەی من زبانی عەرەبیم لە زۆربەی و کەسانی ئەوێ باشتر بوو لەبەرەوەی من لە زانکۆش دراساتی ئیسلامیم خوێندبوو لەبەرەوەی کەسێکی کەی واشیان نەبوو کە یەکاڵا بێتەوە بۆ ئەو کارە کە ئەو مزگەوتە کرایەوە پێویستیان بە ئیمامێکە بوو کە بەڕێوەی باو داوایان لە من کرد کە ئەو بەو کارە هەستم و ئەو خزمەتیان بۆ بکەم منیش لەو کاتەوە دەستم کرد بە ئیمامەتی لێ ئەوسا دوجار لە ئەمریکا دوایەوەی تۆ لەوێ نیشتە جێبی لە ڕۆژێکا کە خۆت ئاگات لە هیچ شتێک نابێ بە شێوازێکی سیر تۆمەتی ئەدرێتە پاڵجە نابت و دەسیرەکری بۆ ماوەی 15 ساڵ زیندانیەکری ئەکرێ باسی ڕۆژی ئەو دەسیرکردنەمان بۆ بکەیت چۆن بوو بۆچیە تۆیان دەستگیر کرد لە ئەمریکا ئێمە لە کوردستان وابزانم یەکێک لەو ڕۆژانەی کە زۆربەی کورد بینیوێتی بە چاوی خۆی و لە بیری ناچێتەوە بە تایبەتیوانەی کە لەو کاتە لە کوردستان بووە کاتی کۆڕەوەکەیە لە مێشک و بیری خۆمانە ئەگەر بیمانەوێ با بڵێن بە شتێکی بەراورد بکەین یەکسەر ئەڵێن وەکو ڕۆژی حەشر واب لە ڕاستیدا کەسمان ڕۆژی حەشرمان نەبینیوە بەڵام خەیاڵ بکە بیر لەوە بکەرەوە کە هەرچی مرۆڤ هەیە لە سەردەمی یەکەم مرۆڤەوە تاوەکو دوا مرۆڤ لە شوێنێکا کۆ بکرێتەوە ئەبێ چه حەشامەتێک دروست بکە لەبەرەوەی ئەو کۆڕەوە لە زۆربەی زۆری ئەو کەسانەی کە وەکو خۆشمی پێوە بێ کە باسێکەین وەسفێکەین چۆن بوو ئەڵێن وەکو ڕۆژی حەشر وا بوو ئەگەر بڵێم ڕۆژی گرتنەکەی من لەو شارەی کە من لێ بووم و لێ ئەژیام وەکو ڕۆژی حەشری لێ هات پێدوانە بێ کە زیادەڕۆیەکیم تێدا کرد بێ بەڕاستی نەکەر خۆم سەرسام بوو نەمدەزانی ئەمە چییە بەڵکو هەموو ئەو کەسانەی کە من ئەناسن بە تایبەتی و خەڵکی ئەو شارە بەگشتی هەموو تێنە ئەگەیشتن کە ئەمە چییە چونکە حکوومەتی ئەمریکی بابەتی گرتنەکەی منی بە شێوازێک گەورە کردەوە کە لە بۆچوونی هیچ کەسێکدا نەبوو دیارشە ئەو گەورەکردنەوەی بە مەسەلێ بۆ با بڵێن سوود و قازانج و کارێکی سیاسی کرا ئەگەر پێت خۆش بێتوانم باسیەوەشت بۆ بکەم مامۆستا بەدەر لە بۆچی گیرایی بەڵام ئەو ڕۆژێک کە دەزیر کراویت زۆربەی کەناڵە جیهانیەکان لە بەردەم ئەو شوێنەی کە تۆی بۆ برێ ئامادەکرێن ئەگەر باسی ئەو ڕۆژەمان بۆ بکەی یعنی ئەو ڕۆژێک کە هاتن بۆ دەزیرکردنی جەنابوو چەند سیارە بوون بۆ نمونەوەی کە بیر و بێ ئەستان چۆن دەزیریان کردیت ئەوە شەر خۆی شتێکی کەیە کە من ئەڵێم کردیان بە ڕۆژی حەشر چونکە لە حەقەدا من شەوی پێشووتر گیرام وەگرتنەکەشم زۆر بە ئەسایی بوو چەند با بڵێن ئەندامێکی لەوێ FBI پێڵێن کە وەکو مخابرات وەکو ئاسایشی ئەو وڵاتەوان لەناوە هاتبوون بە سیارەیەکی ئاسایی و لەبەردە ماڵەکەیە چاوەڕانمانە کرد کە من لە نوێژی ئێوارە بوو گەڕامەوە بۆ ماڵەوە لەبەردە ماڵی خۆمانە بانجیان کردم و یەکدوانێکی مەناسیەوە کە جەنجارێکی تر هاتبوون و چاپێکوتنیان لەگەڵا کردبوو
پاشەوە گیرام هیچ دەنگێکی وای نەداوە بەڵام لەو کاتەی گیراوم لە کە سعات 10:30 شەو بوو هەتاوەکو هەشتی بەیانی کە بردمیان بۆ محکەمە تەبانەوەشەوە ئەوان هەر لێپرسینەوە و تاقیقاتیان لەگەڵ مننا کرد بەڵام لە هەمان کات خۆیان لە ڕێگای خۆیانەوە وەکو بڵێ هەواڵیاندا بوو بە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لەو ناوچەیەدا بەڵکو لە هەموو ئەمریکادا بەڵکو دوایی کە بەیانی زووایان گەورە کردبووە کە گەیاندویانە وڵاتانی ئەوروپی و دەرەوەش لە کاتێکا کەسێک کە لە وڵاتە ئەجیرێ با بڵێ من لە شارێکی بچکۆلەدا هاشم گرتنەکەم لەو شارەدا ڕەنگە ڕئیسی مخابرات فەرعی ئەو شارە ئیعلانی گرتنەکە بکە یا ڕەنگە با بڵێن سەرۆکی دایرەی شورتە پۆلیس لەو شارەدا ئیعلانی گرتنەکەم بکە بەڵام ئەوەی منیان وا لێ نەکردبوو ئەوەی منیان لە شارەکەی خۆمەوە ئیعلان نەکرد ئیعلانی گرتنەکەمیان دابوو ڕاستەوخۆ بە واشنگتن کە پایتەختی وڵاتەکەیە و لە جیاتی ئەوەش با بڵێن کە سەرۆکی ئاسایشی شارەکەم بیکە سەرۆکی هەموو FBI وڵاتەکە وەستا بوو و ئەو کەسەی کە با بڵێن هەواڵی گرتنی منی وەکو مژدەیەکی گەورەدا بە خەڵکی ئەمریکی وەزیری عەدلی وڵاتەکە بوو کەشتی وا هەر زۆر سەیرە بۆ کەسانێکی زۆر تایبەت نەبێ ئەوانە نایەنە سەر بەردەم تەلەڤیزۆن و قسە بۆ خەڵک ناکەن لە تەسریحێکی تەلەڤیزۆنیە وەزیری عەدل خۆی بەدەمی خۆی لە لای ڕاستیەوە سەرۆکی هەموو ئاسایش با بڵێن ئەمنی وڵاتەکەی داناوە لە لای چەپیشەوە سەرۆکی ویلایەتی نیویۆرکی داناوە ئیعلانی گرتنەکەی منی کرد و وەکو مژدەیەکی گەورە وەکو خۆش و وەکو سەرکەوتنێکی گەورە بۆ ئەمنی وڵاتەکەی بە خەڵکی ڕاگەیاند هەر بە عیبارەتەکەی خۆی وتی today we got the big fish واتە ئەمڕۆ حوتێکمان گرتووە ماسیەکی زۆر گەورەمان گرتووە. Last night, FBI agents in Albany, New York, arrested two men on the basis of warrants issued on a criminal complaint filed in federal court in Albany. Those men have been identified as 34-year-old Yassin Muhyiddin Aref, فأمشي كرد بمجدەیەک بۆ گەلی ئەمریکی و کردی بە پیرۆزبایی سەرکەوتن بۆ ئەمن و ئاسایشی ئەمریکا. جا لەبەرەوە کە منیان کرد بە حوتێکی گەورە کە منیان کرد بە ماسیەکی گەورە کە منیان خەبەری منیان کرد بە سەرکەوتنێک بۆ چالاکیەکانی ئەمنی ئەمریکی قەزێکە زۆر زۆر گەورە بوو کە قەزێکەش گەورە بووە اینجا دوای من لە وەسایلەکانی ئیعلامەوە لە بەتایبەتی لە ڕۆژنامەکانەوە کە لە زیندانەکەمە هەندێکم پێگەی بۆم دەرکەوت کە ئەوان ئیدعای ئەوەیان کردبوو کە من سەرۆکی یەکێک لەو کۆمەڵە توندڕەوانم لە کوردستانە ناوەکەمیان بە ئینگلیزی بە کۆماندەر واتە فەرماندە نووسرا بوو نووسیبیان کە ئەمڕۆ فەرماندەیەکی گەورەیان گرتووە و بەدەستیان گرتووە لەبەرەوە کە بردمیان بۆ محکەمە ڕێگای چوونەکەم بۆ محکەمە ڕەنگە دەیان سیارەی با بڵێن پۆلیس و ئەمن و ئیستیخبارات بە دوامەوە بووە دەیانیش لە پێشمەوە بووە ئەو شارەیان ئەگەر هەمووی نەگرتبێ بەلایەن کەمەوە نیوەی ئەو شارە هەمووی داخراوە لە بەردەم محکەمەکەیە ڕەنگە زیاتر لە 20-25 سەتەلایتی کەناڵی جیهانی و ناو ئەمریکا لە بەردەم محکەمەیە ڕاوەستاوە چەند هەلیکۆپتەرێک بەسەر محکەمە و بەسەر شارەکەدا ئەسوڕێتەوە ئیتر بۆی ئەڵێم وەکو ڕۆژی حەشریان لێ کردبوو شتەکەش هەمووی ئەمن کابراایەکی بەناهەندەیەکی نەک بێدەسەڵاتم ڕۆژی پێشوو من کابراایەکم ڕەنگە لەو کۆمەڵە بچووەکەی کە خزمەتی یەکەم زیاتر دەکەس لەو سارەیە نامناسێ بە حیاتی وێنم لە ڕۆژنامەیەکی وڵاتانیە ئەمن سێ ڕۆژی یەکەم لەو بەندینخانەکە لە زینزانەکەمەوە سێ تەلەڤیزۆن لە قاعەکەیە هەبوو ئەمبینی بە درێژایی ڕۆژگار لە هەر سێ تەلەڤیزۆنەکە لە وێنەکەی من زیاتر شتێ لەو تەلەڤیزۆنانە نەبوو نەشمەزانی باسی چێکە ئیدا ئەگەر جەریدەکانی ئەو کاتیان بخوێنیتەوە نەکرد جەریدەکانی ئەو ناوچەوە جەریدەکانی وڵاتەکەش ڕۆژانە
باسی ئەویان نەکرد چەندان لایەنی با بڵێن دەستگای بڵاو کراوە و با بڵێن تەلەڤیزۆنی یا رادیۆ یا ڕۆژنامە لە ئەوروپا ئاهاتن جەست بۆەوەی دەدەقە دانیشتن و شتێک ڕسمێ لەگەڵ منا بگرن یا پرسیارێ لە من بکەن ئەمن خۆش مێستەشی پێوە بێ هەر لام سێر بوو کە من چێم و من چیم و ئەم هەموو شتە چییە کردیانە بەڵام دوایی کە ڕوون بۆەوە کە هەمووی لە مەبەستێکی سیاسی کراوە بۆ هەدەفێکی سیاسی کراوە کە ساڵی 2004 بوو کە ئەو کاتە سەرۆک بۆش سەرۆکی وڵات بوو شعبێتەکەی دابەزی بووە لە ١٨ فاوان ئەوەش ساڵی هەڵبژاردنە ئەگەر لە کاتی هەڵبژاردنە شعبێتی سەرۆک لە ١45 کەمتر بێ احتیمالی هەڵبژاردنەوەی هەر نییە ئەبێ لە 45 بەرەو ژوور بێ اینجا احتیمال هەیە کە سەرکەوتن بێنێتەوە لە هەڵبژاردنەکەیە هی ئەویش لە 120 کەمترە و ساڵی هەڵبژاردنیشە فلەبەرەوە ئاشکرا دەرکەوت کۆمەڵێ شتیوایان کرد لەو ساڵەدا کە زەختێکی زۆر لەسەر حکوومەتی ئەمریکی بوو لەسەر دوو خاڵ یەکەمیان شەڕی ئەفغانستانیان کردبوو کاویش بە دوای ئەو کاتە بە دوای بنلادن ئەگەڕانیانە دۆزیەوە دومیان هاتبوون شەڕی عێراقیان کردبوو بە حجەی ئەوەی کە عێراق ئەسلحەی کیمیایی و چەکی کیمیایی کوشندەی هەیە هیچیان لە عێراق نەدۆزیبەوە ڕۆژانە شعبێتی سەرۆکی ئەمریکا دائەبەزی ڕۆژانە خەڵکەکە متمانەیان پێیان ناکرد و باوەڕیان پێیان ناکرد ڕۆژانە ناحەزی و با بڵێن ناڕەزایی و با بڵێن بەرهەڵستکاری لەناو ئەمریکادا بۆ هەردوو شەڕەکە دروستە بوو نە شەڕەکەی ئەفغانستانیان بە دڵی خەڵکی ئەمریکا بوو نە شەڕەکەی عێراقیان خەڵکی ئەمریکا لایەن گری ئەکرد فلەبەرەوەی ئەوان ناچار بوون وەکو حکوومەتی ئەمریکی ئەبێ شتێ دروست بکەن ئەبێ شتێ بکەن بۆ ئەوەی خەڵکەکە بڕوایان پێ بکە کە ئەوان ڕۆژانە ئیشەکەن و ڕۆژانە ئەیان پارێزن و ترسناک و مەترسیەکی زۆر هەیە لە ناو بەڵکو هەندێک خەڵکی دڕندە و ئیرهابی گەشتونەتە ئەمریکا و لە ناو ئەمریکا ئەژین لە حەقەتدا چەند قەزەیەکی ئەوهان دروست کرد لەو ساڵەدا یەکێک لەوانە قەزیەکەی من بوو کە بە هەموو واتایەکی قەزەیەکی سیاسی بوو بۆ مەبەستێکی سیاسی دروست کرا و بۆ هەڵبژاردننی سەرۆک بۆش بوو لەو ساڵەدا وابزانم تۆزێکی نەکرد تۆزێبەک و گەلێکیش لەو لایەنەوە ئیسفادەیان لێکردو ماوەستا ئەو کاتێک کە زیندانی کرایەوە بەن جەنابتان حکم دران بۆ ماوەی چەند ساڵ حکم دران من حکمی 15 ساڵیان بەسەر کاردانەوەی خەڵکی ئەو شارێکە توێ تیا پەناهەندە بوو یا ئیقامە و تێ هەبوو کاردانەوەی ئەوان چۆن بوو ینی ئەوانەی مافی مرۆڤیان بابزانی لەوێ وڵات بە وڵاتی قانون ناسراوە یاسا هەیە لەبەرەوەی خەڵکی ئەو وڵاتانە ئەوەندەی باوەڕیان بە یاسای وڵاتەکەیان هەیە و بە سیستمی وڵاتەکەیان هەیە لەنگە باوەڕیان بە هیچ شتێکی کەمیە بێ و تەنها با بڵێن شتێکیش کە ئایان پارێزێ و کە ژیانیان ڕێک ئەخا یاسا و سیستمی وڵاتەکەی خۆیانە بەڵام کاتێک کە قەزەکەی منیش بەوەی کە سەرەتا بە فەرماندە ناسیانمیان دوایش دەرکەوت کە ئەوە تەنها شتێکی دروستکراوی خۆیانە بەڵکو وشەیەکی کوردیە لە جیاتیەوەی ناوەکەم لە شوێنێکا دۆزیانەوە نووسراوە کاگیاسین لە جیاتیەوەی کاگیاسین با بڵێن بە مستەری ئینگلیزی تەرجمە بکەن بڵێن مستەر یاسین کردیوانە فەرماندە یاسین اینجا کاک لەکوێ و فەرماندە لەکوێ بە وشەی کۆماندەری ئینگلیزی تەرجمەی وشەی کاکی کوردیان کردبوو لەبەرەوە مەوزوعەکەی منیان زۆر گەورە کردەوە منیان کرد بە فەرماندەی جەماعەتێک کە ئێستاش نازانین چ جەماعەتێکە و کە دەرکەوت کە هەمووی دروستکراوی خۆیان لەبەرەوە خەڵکەکەش زۆر با بڵێن دڵیان خۆشە کە با بڵێن ئاسایشی وڵاتەکەیان ئەتوانن فەرماندەیەک بدۆزنەوە کە گەشتۆتە ئەمریکا و کە لە ناو ئەمریکادا ڕەنگە پلانێکی بەدەستەوە بێ با بڵێن خوێنێکی زۆر بڕێژێ کارێکی تیرۆریستی بکە ژیانی خەڵک بخاتە مەترسیەوە لە هەموو لایەکەوە پیرۆزبایی لە ئاسایشەکرێ بۆ گرتنی فەرماندەیەک لە ناو وڵاتەکەیانە کەسێکی وە ئەوە لە سەرەتاوە ڕەنگە چەند ڕۆژی یەکەم ئەوها خەڵکەکە بیریان کردبێتەوە و لە زۆربەی ڕۆژنامە و شتەکانیشە فەرماندە گیراوە و فەرماندە گیراوە و فەرماندە لە زیندانایە و پیرۆزبایی لە لایەنی ئاسایشی ئەوێ کراوە بەڵام وردە کە دەربەوە و شەی فەرماندە تەنها شتێکی هەڵبەسترا و بەس خۆیان ئەڵێن هەڵەیەکی متەرجمە هەڵەیەک بوو کراوە ئەم شتە وردە مایەوە تاوەکو ئەو ڕۆژەی کە مەحکەمە دەستی پێکرد
هەرەوەندەی کە محکەمە دەستی پێکرد و من چوومە محکەمە و قسەم کرد و کە خەڵکی گویان لە من بوو کە خەڵکی قسەکانی منیان بیست نەک هەر ئەوەی با بڵێن خەڵکی ئەو ئەمریکا بەتابەتی خەڵکی شارەکەم تەنانەت لە ئیعلامی ئەمریکاش یەکسەر هەموو شتێک گۆڕە کاکە وەڵایی ئەم کابرایە هەرچیەک بێ فەرماندەنی ئەمە نەکرد فەرماندنیە ئەوەی تون و تیژی و تونڕەوی و ئەوەی با بڵێن حەقد و کینێ نە لە قسەم کابرایە دیارە و نەر لە هەڵوێستی ئەم کابرایە دیارە ئیتر خەڵکەکەوەکو بڵێ زۆر معجیب بوون بە قسەکانم زۆر سەرسام بوون بە هەڵوێستەکەم زۆر با بڵێن پیان سیر بوو کە من بەحسا بەبێ کابرایەکی تونندڕەو بووم و مناوها لەسەر خۆ و بە شێوازێکی با بڵێن لاژیکانە لەگەڵیان قساکەم ئەوە وای لێکرد خەڵکێکی زۆریان بە تایبەتیوانەی لە ئیعلامی شەکەن بێن چاو پێکەوتنم لەگەڵا بکەن سەردانم بکەن لە سژنەکە ئەمەش و ئەو مەقالانەش کە ئەوان بڵاویان کردەوە ئەوەندەی تر وای لە خەڵکی ئەمریکا کرد ئەو شارەی کەمەی لێم کە خەڵکەکە بێن بۆ لای ئێمە ببن بە یارمەتی دەری ئێمە ببن بە سەپۆرتی ئێمە و دژی وڵاتەکەی خۆیان و دەوڵەتەکەی خۆیان و ناڕزایی دەرببڕن لەو شتەی لە من کراوە لە ڕاستیدا ڕۆژانە کە منیانە برد بۆ محکەمە سەدان کەس لەبەر محکەمەیە با بڵێن خۆپیشاندانیانە کرد هەمووشیان داوای ئازیادبوونی منیان کەسەش لە سەدانەوە و حوتیان مسلمانیش نین و عەرەبیش نین و خەڵکی ڕۆژهەڵاتیش نین بەڵکو خەڵکی ئەمریکان چونکە گویان لێبوو کە من چیم I met Yassin in 1999. I met his wife, Zuhur, first as a UN refugee. You know, there's a very small community of Iraqis in here. And then the next thing I hear, I was in Virginia actually, the arrest of two terrorists, and here is Yassin on national television. I don't think I ever thought that they were guilty. I can't imagine that two men who put this much energy into living full lives would want to be terrorists. These were people that were completely innocent of anything. They cut the families off completely from any source of anything. They cut them off from any financial help. They cut them off from everything. And they were just left. Then Kathy took it upon herself to be a partner with me on this. I said to her, I can't do this on my own. We decided to call for a town meeting. We needed to do something, and we needed to do it quickly. We had a room that probably could hold 30 people, and there were at least 50 people in that room that night. There were probably 10 or 15 Muslims in that room. The community was really mad, and this was proof. The community was furious. From that meeting that night, we evolved into the Muslim Solidarity Committee. It was through the winter that we had anywhere from 10 people to 40 or 50 out in front of the courthouse. We also set up committees for the families, one for the Hussein family, one for the Arab family, and just to make sure that they were supported and that the kids were supported. The kids knew that there were people out there. It was really important to a lot of people that the children knew that there were non-Muslims who were trying to help them. That was the most important thing, because a lot of the committee thought, you know, 10 children of Muslim families who are going to think that every non-Muslim person in the United States hates them. I think a lot of us thought, well, where's the Muslim community? Why aren't they out here helping? But then slowly we started to realize and understand they were afraid to come to the vigils because they got followed home by the police. They were afraid to come to any of our meetings because they knew that there would be people in those meetings that represented the FBI. They were terrified. We learned that almost every family that attended the mosque, the Central Avenue Mosque, had been interviewed by the FBI. Some families had been raided. They were just so afraid. جا لە دوای محکەمەشم کە من ژیاننامەی خۆم نووسیەوە و کە من کتێبەکەی خۆم بڵاو کردەوە لەوێ ئەو کاتە دوو ئەوەندە لایەنگر پەیدا بوو ئەو کاتە نەک هەر بۆ من بەڕاستیش من پێم وایە کە قەزەکەی من و کتێبەکەی من لە ئەمریکا ئەوەندە خزمەتی کوردی کرد ئەوەندە ناوی کوردی بڵاو کردەوە ئەوەندە دۆستی کورد بۆ کورد پەیدا کرد کە هەموو پارتە سیاسیەکان لە ئەمریکا لەو 10 ساڵەدا
ئەوەندە دۆستیان بۆ کورد پەیدا نەکردووە ئەوەندە ناوی کوردیان بڵاو نەکردێتەوە ئەوان لەوێ تەنها لەگەڵ حکوومەتە هەڵسوکەوتەکەن تەنها کاری سیاسی و ئیستخباراتیەکەن ناچنە ناو خەڵکی ئەمریکا و شعبی ئەمریکا و کاری سەقافی و چالاکی هوەری و سەقافی و ئەدەبی ئەو شتانە ناکەن بەڵام قەزەکەی من لە هەر شوێنێک باس کراوە ناوم براوە وتیانە کوردێکی پەناهەندەی عێراقی ناوی کورد بەردەوام لە پێش ناوەکەی منەوە بوو اینجا کتێبەکەشم بڵاو کردەوە کە باسی ژیانی خۆمەکە وەکو کوردێک و باسی ئەو هەلو مەرج و زروفاناکە کە کورد پێوەی ڕۆشتووە ئەمانە ئیتر دەورێکی زۆر زۆریان بینی خەڵکێکی زۆریان وریا کردەوە ڕۆشنبیرێکی زۆر بە ئاگا هاتنەوە لەبەر ئەوە دۆستێکی زۆریان بۆ خۆم پەیدا کرد بۆ ماڵ و منداڵەکەم پەیدا کرد لە ڕاستیدا بۆ کورد و بۆ قەزەی کورد و تێگەیشتن لە کێشەی کورد پەیدا کرد. مامۆستا یاسین ماوەی چەند ساڵێک لە یەکێک لە دژوارترین زیندانیەکانی ئەمریکا دەبێ کە وەک خۆی ئاماژەی پێدەکات بە گوانتانامۆی دووەم یان گوانتانامۆی بچووک لە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناوزەن دەکرێ. وەک خۆی دەڵێت ئەو شوێنەی کە ئەو لێ زیندانی دەکرێت نزیک بە 17 ساعت دوور دەبێت لە ماڵ و منداڵەکەی و لە کاتی سەردانیکردنیان بۆ لای تەنیا لەودی و شوشە و بە ڕێگای تەلەفۆنەوە توانیوەتی قسەیان لەگەڵ بکە و دەردە دڵیان لەگەڵ بکات. ماوساگەر باسێکی بارودۆخی زیندانی خۆتم بۆ بکەیت ئەو کاتێک کە زیندانی کرایت لە سزنەکانە ژیان و چۆن بوو ینی یەکسەر حکم درای یا چەند ڕۆژێکی پێچوو بۆ حکومدان؟ وەڵام من محکەمەکەم نزیکەی 3 هەفتەی خایاند بەڵام بەر لە محکەمە بە نزیکەی ساڵێک لە زیندانە بووم تا محکەمە دەستی پێکرد دوای محکەمەش 5 مانگیکە هەر لەو زیندانە مامەوە تاوەکو دوایەوەی کە حکومەکەیان بەسەرمادا و نەقلی زیندانێکی تریان کردم فەماوەی تقریباً 22 مانگی یەکەمی زیندانیم لە ژوورێکی تەنیاییدا بووم بە تەنیا خۆم بووم شەو ڕۆژێک 24 ساعت 23 ساعتی لەو ژوورەدا بوومە و دەرگاکەم لەسەر داخراوە لە کاتێکدا شتیوە زۆر بەدەگمەنە لە وڵاتانە سزنەکانیان گەورەیە و ئەو کەسانەی لە بەندیخانەشن مافی خۆیان هەیە سەردان وشتیان زۆر جیاوازە تەلەفۆن و ئەوشتانیان زۆر جیاوازە بەڵام من لەبەرەوەی لە ژووری تەنیاییدا بووم و بە تەنیا بووم نزیکەی 2 ساڵی یەکەم ڕۆژی ساعتێک ڕێگانەدا لە ژوورەکەم بێمە دەرەوە کە هەر با بڵێن حەوشەیەکی بچووکی هەبوو یان بردمە ئەو حەوشەیە کەەوە بە حساب ئەوان کاتی وەرزش و شتانەیە بە پێی یاسایانە بێ ساعتێک بدەن بە مرۆڤ لە دەرەوە لەوە زیاتری تر لە ژوورەکەی خۆما بوومە ڕۆژنا ڕۆژێک چارەکێکیان داوە پێم بۆ خۆشوەردن چارەکێکیان داوە پێم بۆ بەکارهێنانی تەلەفۆن لەوە زیاتر 2 ساڵ یەکەم لە ژوورێکی تەنیاییدا بوومە و بە تەنیا بوومە و دابڕاوم لە هەموو زیندانەکانی کرد. لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی هیچ پەیوەندێکت بە خێزانەکەتەوە هەبوو لە دەرەوەی زیندان؟ وەڵاهی لەو کاتی با بڵێن کە لەو ژوورە تەنیایە بووم بڵێ مواجەم هەبوو ئەو کاتە لە بەرەوەی هێشتا لە سژنێکی نزیک بەو شارە بووین کە خۆمی تیا بووم جاروبار خێزان و منداڵەکانم ئەبینی بەڵام لە دوای ئەوە کە نەقلیان کردم بۆ بەندینخانەیەکی زۆر تایبەت کە پێشمان وایە بەندینخانەکە و هەموو ئەو یاسا و ئەو پەیڕەویانەی کە لەو بەندینخانەیە مامەڵی پێکرێ پێمان وایە دش بە یاسای ئەمریکیە پێمان وایە ناحەقی و زوڵمێکی تێدایە ئێمەیان زۆر دوور خستەوە لە شارەکەی خۆمان و لە ماڵ و منداڵەکەم و لە سجنێکی زۆر تایبەتیدا دانان جێگایەکی زۆر بچووک بوو بە حەقەت لە ئەمریکا پێی دەڵێن گۆنتینامۆی بچووک واتە گۆنتینامۆی وەیەکی بچووک یا گۆنتینامۆی دووەم کەواتە گۆنتینامەی گەورە و یەکەمەوەیە کە لە کوبایە ئەوەش چونکە مامەڵەی خەڵکەکەیان زۆر بە خراپی کردبوو زۆر با بڵێن ماف و حقوق هەیە کە بەندینخانەکان هەیەە بۆ ئەوانیان دابین نەکردبوو لەبەرەوە لە ئیعلامی ئەمریکایە کەش بەو شوێنیان زانی ناویان نابوو گۆنتینامۆی دووەم یا گۆنتینامۆی بچوو منیان نردبوو بۆ ئەوێ نزیکەی بە سیارە 7 ساعت دوور بوو لەو شارەی کە من لێ ئەژیام سەردانیش کە ئاهاتن ئەوە نەبوو بڵێ بەیەکەوە توانین دابنیشین مناڵەکانم زۆر بچووک بوون گەورەکانە و کاتە 7 ساڵ نابوو نانێ لا مناڵەکانم لە باوشکەم و لەگەڵما بن و
ئەبواە کە بشێتەنە بۆ سەردان لەو دی و پەنجەرەیەکەوە بە تەلەفۆنێک لەگەڵما قسە بکەن بیلەوە کەرەوە کە کابراایەک ڕۆژونیوێک بە سیارە لێ خوڕێ بۆی بچێ سەردانی کەسێ بکە دوایی تەنها 4 ساعتی هەیە 4 ساعتەکە شەبێ بە تەلەفۆنێک لەگەڵ یا قسە بکە و دوای شەبێ ڕۆژونیوێکی تر سیارە لێ خوڕێ بگەڕێتەوە بۆ جێگای خۆی جا لەبەرەوەی زۆر دوور بوو لەبەرەوەی زیارەتەکەش و سەردانەکەش لە حەقەتدا ئەبووە سزایەکی دەرونی تر زۆر زەحمەت بوو بەلامە مامۆستا ئەو کاتێکە لە سزنابووی جەنابوو بەو سەختەی خێزانەکە سەردانیانە کردی هیچ پەیوەندیەک و بە جیهانی دەرەوەی ئەمریکا یان لە ڕێی خزم و کەستەوە نەکرد کە ئەسەن ئەم سیاسیانێکە لە کوردستانان یا کەسێک کە دۆسیەکەی تۆ بزانێ بەڵکو بەهاناتەوە بێ و بە جۆرێک ڕزگار وکە وڵای ئەوی ڕاستی بێ من خۆم تا ڕادێک لەبەرەوەی 4 ساڵ لە وڵاتە ژیا بووم بەر لە گرتنەکەم هەربەر لەوەش بڕۆم شتێکم دەربارەی با بڵێن ڕۆژاوا بەگشتی و دەربارەی ئەمریکاش و مێژووی ئەمریکاش شتێکم خوێندەوە بۆی تۆزێ ئاگادار بووم و خۆم ڕۆشن بیرکەم کە بۆ چۆچم من تێگەیشتم کە لە وڵاتانەیە وەکو ئێرە نییە بڵێ بەناسین و بەواستە و بە تەلەفۆنێک و فڵان کەس و فیسار کەس ئەتوانن یارمەتیەکت بدەن ئەو شتانە لە وڵاتە نییە کە یەکێک بە یاسا ئیدانە کراوە ئەبێ بە یاساش ڕزگار بکرێ لەوە دڵنیا بوو بەڵامەوەی کە ئێمە هەڵمان بۆیدا و دەستمان پێکرد ئەوە بوو کەوەکوتم من کەسانێکی زۆر لە ئەمریکەکان لانی ئێمەیانەگرت ئەیانزانی ئێمە ناحەقی و زوڵممان لێکراوە کە بۆیان ڕوون بۆ منیان بۆ سژنێکی تایبەتی نردووە و مامەڵەیەکی تایبەتیم لەگەڵا ئەکەن و زۆر حقوقی خۆم هەیە نامدەنێ اینجا چەند دەستگایەکی با بڵێن حقوقی هەیە لە وڵاتەدا ئەوانە هاتنە پێشەوە من لە حەقەتدا تەقەزای حکوومەتی ئەمریکیان بۆم کرد و لۆسوی پێ دەڵێن لە دوای ئەوەی کە ئەوم کرد زۆری پێنەچوو منیان نەقڵ کرد بۆ سژنێکی عادی و لەو شوێنە گەڕانمانەوە بەڵام ماوەیەکیش پێچوو هەموو بەیەکەوە نزیکەی 4 ساڵ لە 2 سژنی لەو شێوەدا بوومەوە کە ئەو کاتە لەبەرەوە هەموو پەیوەندیەکانت بە دەرەوە زۆر زۆر با بڵێن مەحدود کراوە ئێمە هەفتەی یەک تەلەفۆنێکمان هەبوو ئەگەر بۆ دەقەیەکیش قسەمان کردایە تا هەفتەیەکی کە نەمانتوانی تەلەفۆن بکەینەوە منیش زیاتر ئەو هەفتەی تەلەفۆنەم لەگەڵ منداڵەکانما بەکارهێناوە وەکو تەلەفۆن بۆ هیچ کەسێکیا هیچ لایەنێکی کە بکەم تەسەوریەوە کە 4 منداڵم هەیە خێزانم هەیە 4 برام هەیە خوشکم هەیە گەرەریە هەفتەی تەلەفۆن بۆ یەکێکیانم بکردایە 2 مانگ 3 مانگی پێچێت تا سەریان دێتەوە بۆ یەک تەلەفۆنێک بۆ 5 دقیقەی ئەوسا باردۆخی زیندان ینی لەوە چێ سەدانەوە و نۆی ناڕەحەت بێ یا سەخت بێ بەڵام ئەو کاتێ جەنابوو لە زیندانە بووی هیچ شتێک و بیر ماوە لە ماوەیە 5 ساڵا کە سوکناییەکی بەدڵی تۆ بەخشی بێ یا بە زۆرە لە جۆرەکان شتێکی خۆش بوو بێ وڵای کاکە جان من هەموو جارێک وتمە دووری و ئاوارەی خۆی لە خۆیدا ناخۆشە و ئینسان لە زیندانی شابێ و بە ناڕەوا و بە ناحەق و کۆمەڵێت تاوانی زەق و خراپ و ناشرینێشی بەسەرا سەپێنرا بێ تاوەکو بڵێ ناخۆشە ماڵ و منداڵی بێکەست جێهێڵا بێ کە کەسێ نەبێت چاویانی لێبێ یارمەتیان بدا من نەکەسێکی خۆم نەکەسێکی خێزانەکەم لەو شارە و لەو وڵاتە نەبووە ئەمانە هەموو وەکو بڵێ ئەوەندەی تر قوڕەکەیان بۆ من سەخت کردبەوە اینجا لەبەر دووری و مامەڵەی تایبەت و زیندانی تایبەتیش لەلایەکەوە بوەستێ زوڵم و ناحەقی و بیرکردنەوە لە 15 ساڵ چۆن بۆ شێوە بژی لەلایەکی ترەوە دووری وڵات و بێ ئاگایی لە وڵات و لە کەس و کار لە وڵات و لە هەلومەرجی سیاسی و بارودۆخەکە لە کوردستان ئەوانش بۆ ئێمە هەمووی با بڵێن خەم و خەفەتێکی تر بوو هەموو ئەمانە بە پێکەوە پێم وایە 2 حەقیقەت لە هەموو جارێکیش بە هەموو شوێنی شاوتمە دووشت زۆر یارمەتی منیان داوە من وەکو با بڵێن موسڵمانێک کە لایەنی ڕوحانی لە ئیسلامدا کە زیاتر بە تەسەوف ناسراوە لایەنی ڕوحانەت لەو کاتانەیە زۆر زۆر گرنگە کە ئێمە وەکو موسڵمان پێمان وایە لە کاتێکە مرۆڤ بەتەنیا بێ لە شوێنێکە یا لە زینزانێکە هەوڵ بدا ئەو شوێنە بکە بە خەڵوە بۆ خۆی فمنە ئەوە زۆر زۆر سوودم لێ وەرگرتووە زۆر زۆر قازانجم لێ کردووە خەڵکی وا هەیە نەک 4 ساڵ 4 مانگی پێ ناچێت لەو هەلومەرجەی کە منی تیاژیاوم نەخۆشی نەفسیان بۆ دروستە بێ هیوایەر بە یەکجاری شێتە بێ و مێشکی لە دەستەدا بەڵام من هەوڵمدا بوو ئەوەندەی پێمەکرێ زینزانەکەم بکەم بە
خەڵوەتگایەک و خەڵەی تێدا بکەمەوە زۆر قازانجم لێکرد. اینجا ئێمە وەکو کورد بەردەوام من وەکو پێتم و لە ساڵانی هەشتانەوە تو یەک لە چەمچەماڵ من خۆم فێرگەیەکم دروست کردبوو خەڵکمان ڕائهێنا ئەگەر جیران و لە ئاسایشی با بڵێن ئیستیخباراتی بەعسا خستیانە زینزانێکی تەنیاییە و لێیاندا چۆن ئەتوانێت ئیدارە بکات و چۆن ئەتوانێت هیچ معلوماتێکیان پێنەدا من خەڵکم ڕاهێناوە لەسەر ئەو شتانە من خۆمان بۆ ئامادە کردبوو بۆ ئەو شتانە ئەوەش قازانجێکی زۆرم لێ کرد کە منیان خستە زینزانێکی تەنیاییەوە نەکردمە خەڵوەتگا بەڵکو وەکو کوردێک کە ئێمە لە ئەدەبیاتی کوردیە باوەڕمان وا بووە کە زیندان قوتابیخانەیە هەرۆ قانەعەڵێ قانەعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژیم کونجی زیندان بۆ من قوتابیخانەیە تۆ گوێلەوە بگرە نەک هەر ئەوەی قانەعەوە تا دڵارامەوە تا ڕازیەوە تا دانیشتووە و هیچ خەمێکی نییە لە ناو کونجی زیندانە بە ئازادیش ئەژی ئازادیشە خۆشی بە زیندان نازانێ بۆچی چونکە کەسانێکن بە ئازادی لە زیندان ئاژین بە کەرامەتی خۆیانەوە ئەژین بە سەربەرزی ئەژین نەخۆیان فرۆشتووە نەخاچیان فرۆشتووە نە وڵاتی خۆیان فرۆشتووە نە زوڵمیان لە کەس کردووە نە ماڵی کەسیان خواردووە نە حەقی هیچ کەسێکیان لەسرە بە ئازادی لە زیندانە دانیشتووە ئەژی هیواشەیە بەو سەرزادانە پیاساکە سەری شۆڕە خۆی فرۆشتووە خۆی دۆڕاندووە دڵی پڕە ناڕەحەتە بەسەر شۆڕی ئەژی اینجا من لەبەرەوە ئێمە پێمان وابوو ئەبێ ئەو زیندانە بۆ خۆمان بکەینە قوتابخانە ئەوەندەی پێم کراوە خەریکی خوێندنەوە بوومە خەریکی نووسینی خۆمە من لە 6 مانگی زیندانەکەمە کتابێکی 600 لاپەڕێیم نووسیوە بە ئینگلیزی کە زبانەکەم تاوانوە کە یەک سەرچاوەیەکم لا نەبووە بەکاری بێنم کە تەنانەت قاموسێکیشم لا نەبووە بەکاری بێنم کە یەک کەسێک نەبووە پرسیارێکی لێ بکەم دەربارەی یەک حادیسەیە کامەوێ لەسەری بنووسم هەموو لە مێشی خۆم و لە بیری خۆم و بە بیرکردنەوەی خۆم هەرچیم بیر کەوتێتەوە خسمەتە سەر کاغەز 600 لاپەڕم نووسیوە بڵاوم کردوێتەوە لە 6 مانگە سەر ڕایەوە چەندان شەر و چەندان و کورتە چیرۆک و چەندان شتیکەم نووسیوە بەڕاستی و بە کوردی و بە کورتی من زیندانەکەم بۆ خۆم کردووە خەڵوەتگا لەلایەکەوە بۆ خۆشم کردووە قوتابخانە لەلایەکەوە لەبەرەوە گەرمێشکم تێک نەچوو بێ هەر هۆی ئەوەیە کە مێشکم تێک نەچوو مامۆستا کاتێککە لە زیندانە بووی بەگشتی چەند کتێب نووسی یا لە ڕێی شاریشەوە هەر شاریش نووسی یا هەروانە بوون کە کتێبی ژیانی خۆت بوو من وەکو وتم ینی بەردەوام هەوڵمدا بوو کە زیندانەکە بکەمە قوتابخانە و زیندانەکەی خۆم بکەمە ژوورێک لەو قوتابخانەیەدا بەڵێ لە 6 مانگی یەکەمە کتابێکم نووسی کە زیاتر ژیاننامەی خۆمە لەسەر کێشەی کووردە لەسەر ئەو هەلومەرجەیە کە خەڵکیی کورد مناڵێکی کورد تێدا ژی و تێدا گەورە بێ کە ئەمەش سەدایەکی باش و دەنجێکی گەورەی دایەوە لە وڵاتەیە سەدا نەگەر نەڵێم هەزاران نامم بۆ هاتووە لە دوای بڵاوکردنەوەی و کتێبەوە کە خەڵکێکی زۆر ئیعجابی خۆیان بەوە دەربڕیوە و لە هەمان کاتە باکو بڵێ پێمیان وتووەکەوە یەکەم جارە دەربارەی کورد و کێشەی کورد و ناوی کورد دەبیستن و لە کێشەی کورد تێدەگەن و خەڵکێکی زۆر داوای لێبوردنی کردووە لەو زوڵم و ناحەقەی کە حکوومەتەکەی خۆیان لە منی کردووە ئەو کتابەوەکو ڕۆڵێکی باشی هەبووکەوان ویستیان من بە کەسێکی تونندڕە و بناسێن و کەسایەتیەکی کەم بۆ دروستکەن منیش وەکو خۆم و لە دەمی خۆمەوە و حەقیقەتی خۆم و کەسایەتی خۆم و ژیاننامەی خۆیان خۆمم وەکو خۆی بۆیان نووسیە و پیانم وت ئەوە دوو ڕۆڵێکی باشیە بوو بەڵێ کە لە زیندانە بوومە ئەگەر نەڵێم هەزاران بەلایەن کەمەوە سەدان هۆنراوم نووسیوە زۆر بەشی من وێبسایتی خۆم هەیە بە ئینگلیزی بە ئینگلیزی یا بە ئینگلیزی نووسی من یا کردو من بە ئینگلیزی هەمووشانم لە وێبسایتەکەی خۆم داناوە خەڵکێکی زۆریش لەوێەوە بینیویانە خەڵکێکی زۆریش نامەی بۆم ناردووە کە زۆر شەریان بەدڵ بووە و سوپاسیان کردومە چەند کورتە شیرۆکێکم نووسیوە چەندان نامەی کراوەم نووسیوە لە زۆر مناسەباتی ئەوەیە کە با بڵێن لە ئەنگرەکانی من کردیانە کە نەمتوانیوە بڕۆم و لەگەڵیان نابووم و بەشداری بکەم لە سژنەکەەوە نامەیەکی کراوم بۆیان نووسیوە وەکو وتارێک بووە کە لەوێ کەسێک لە جیاتی من خوێندێتەوە ئەو شتانم بەردەوام کردووە چەندان کتێب کە خوێندومەتەوە لەوێ کتێب ڕڤیوی پێ دەڵێن وەکو هەڵسەنگاندنێکی کتێبەکە و کتێبانەی کە خوێندومەتەوە کە تەواوم کردووە شتێکم لەسەر نووسیوە و هەڵم سەنگاندووە زۆربەیم نووسینانە بگرا هەمووی بە ئینگلیزیە و زۆربەی زۆریشم لە وەبسایتەکە داناوە
هەندێکشیان دەستنووسن و لام ماون کۆمەڵێ نووسینی ترم هەبووە لەسەر هەلومەرج و با بڵێن مێژووی کووردا لە کاتێککە شتێکم بەدەستەوە بوو کە ویستم وەکو شتێکی کەلتوری بەراوردێک بکەم لە بینی کەلتوری ئەمریکا و کەلتوری کوردیا بۆەوەی کە سیاست و پەیوەندی سیاسی ئەگۆڕێ و تێک ئەچێ و چاک ئەبێ بەڵام ئەو پەیوەندی کە لە نێوان دوو گەلا لە نێوان کۆمەڵانی خەڵکا دروستە بێ زیاتر ئەمێنێتەوە پەیوەندیەکی ئینسانیە نەک سیاسی بۆی ئەوە دروستکەم بیرم لەوە کردەوە کە چەندان پەندی کوردی هەڵبژارد و کردم بە ئینگلیزی هەرێکی با بڵێن لێکۆڵینەوەیەک یاخود شەرحێکی بچووکشم بۆ نووسی بوو سەدان لەو پەندانم لە وەبسایتەکەی خۆمدا بڵاو کردێتەوە کەی تریشی دەستنووسە بۆ هیوام بەو زوانە بتوانم بیکەم بە پەڕاوێک و پێشم وایە ئەبێت بە پردێک لە نێوان ئەم دوو کۆمەلگایە زیاتر کۆمەلگا بەیە کە ناسێنێ خەڵکی لە یەک نزیکە کاتەوە چونکە هەستی ئینسانی تێدایە زیاتر لەوەی وەکو پەیوەندیەک و عیلاقەیەکی سیاسی دروست ئەوستا 2000 کەی ئازاد کرای جەنابوو من کاتەکەم کە 15 ساڵ بوو بەسەر مادرا بەپێی یاسای ئەمریکی لە 15 ساڵ با بڵێن لە 1985 کاتەکەکەی 1985 کاتەکە بۆ من 13 ساڵ و 2 مانگی کرد 13 ساڵ و 2 مانگ لە زیندانا بووم لە دوای ئەوە کاتەکەم تەواو بوو ئازادیان کردم بەڵام لەبەر ئەوەی کە ساڵێک زیاتر لە زیندانا بوومە بە یاسای ئەمریکی هەر کەسێک کە هاوڵاتی نەبێ و ساڵێک لە زیندانا بێ ئیقامەکەی لێ ئەسێنرێتەوە ئەوان ئیقامەکەی منیان با بڵێن هەڵوەشاندبووە و لێمیان سندبووە لەبەرەوە کە کاتەکەم تەواو بوو لە زیندانە یەکسەر نارمیان بۆ زیندانێکی تر بۆ دایرەی با بڵێ پەناهەندە و کۆچەران هیجرەی پێ بڵین بە عەرەبی لە دایرەی هیجرە لەوێش 8 مانگ و نیوی پێچوو هەتاوەکو ئەو وەسیقەی عبورەیان بۆ دروست کردم و هەتاوەکو توانیم بگەڕێمەوە بۆ وڵاتی خۆمان هەمووی بەیەکەوە 13 مانگ و 2 مانگ لە سجنی بۆ فیدرالی پێڵێن 8 مانگ و نیویش لە سجنی هیجرە هەمووی بەیەکەوە نزیکەی 14 ساڵ لە زیندانا بوو کەی بوو پێزابەت ئازاد با بڵین لە 30 سێپتەمبەری 2005ەوە هەتاوەکو 3 دەی 2018 من لە سجنی فیدرالیا بووم لە 3 دەی 2018شەوە هەتاوەکو 11 شەشی 2019 من لە سجنی هیجرەدا بوومە لە 11 شەشی 2019 کاتەکەم تەواو بوو بەڵام دوو پۆلیسیان لەگەڵا نرم و برێ هاورمیان بۆ فڕۆکەخانەی نیویۆرک JFK پێڵێن لەوێشەوە هاتن لەگەڵما تا تورکیا لە ئەستەمبول لە ئەستەمبولیشەوە هەر لەگەڵما بوون هەتاوەکو مەنامە بەحرین لە بەحرین خستمیانە ناو تەیارەی عێراقیەوە و دوو پۆلیسەکەی گەڕانەوە بۆ ئەمریکا ئەگەرەوە بە حساب کە مەتوانم بڵێم لە 13 شەشی 2019 ئازاد بوومە و بە ئازادی گەشتومەتەوە خاچی کوردستان بەڵام 11 شەش بووە بەردانەکەمە و دوو ڕۆژەش هەم لەگەڵ پۆلیسی ئەمریکیدا بوومەوە هەم بەردەوامیش لە ناو تیارە و لە فڕۆکەخانەکانە بوو بەتەمانیت بچیتەوە بۆ ئەمریکا یا من لە ئەمریکا دەرکراوم لە ئەمریکا منیان ناوێ و بە نیازی گەڕانەوەش بۆ ئەمریکانی تانکی ئەمریکا بای بای ئەمریکا نۆ مۆڕ ئەمریکا فۆرمی ینی بەتەمانیت 15 ساڵی تر بچیتەوە سجن بای بای ئەمریکا فۆرێوە ناچمەوە ناگەڕێنەوە ماوە ساشتی زۆر ناخۆشمان باس کرد بەڵام پێم خۆشە یادگارێکی خۆشی ژیانی خۆت بەدەر لە زیندان باس بکەیت بەڵام با بڵێن کە سەرەتا وەکوتمێمە لە سجنی تایبەت بوون هەر یەکەم ڕۆژ کە دەرمیان کرد بۆ سجنی عام وردە وردایتر من لەوێ یاریمە کرد وە زۆربەی ئەوانش کە لە سجنەکانە هاوڕەتیانمە کرد بەڕاستی ئەوانە بوون کە زبانی سپانیش قساکەن خەڵکی ئەمریکای باشوور بوون ئیتر کوڕێکی گەنج زۆر پێمەوە بەسترا ڕۆژانە لەگەڵما کاتی بەسەرە بردیاریمانە کرد لە ساحەکە بەیەکەوە زۆر جاری شەهات و دانیشتن و قسەمانە کرد زۆری پێمەوە بەسترا هەر وردە وردایتر هەروەکو بڵێ لە بەرخاتری من کاو مسلمانیش نییە ڕۆژێک هات ڕی و دەستی بە ڕیژدانان کرد ترماوەیەکی پێنەچ و ڕیشەکەی تۆزێ درێژ بوو ڕۆژێک هادوتی کاکە ئەوتماوتی تەماشاکە ها ئەویشەوە ڕیشێکی درێژی ڕیشەکەی درێژ بووە و ناشی تاشەیە تا زۆر درێژی نەکاتەوە منیش وتم وەڵاهی ئەوە بیرێکی باش نییە
شتێکی باش نییە. وتی بۆچی من لەبەر خاتر تۆ حەز لە ڕیشە بۆیە منیش ڕیشم داناوە موسڵمان خەزان لە ڕیشە. منیش وتم ئاخر بەس بیرێکی باش نییە. وتی بۆچی؟ وتم ئەگەر ڕیشی درێژ بێ و لەگەڵ کەسێکی وەکو منیشا بتبینن بسوڕێتەوە ئەوات خەنە سەر no fly list. no fly list بە ئینگلیزی واتە ناتوانانی جارێکی تر بە حیاتی سواری فڕۆکە بی چونکە ئاڵێنەوە لەگەڵ کابراایکی ئیرهابی ئاسوڕێتەوە و ڕیشیشی هەیە وەکو ئیرهابی. هەرە ڕۆژە یەکسەر گەڕایەوە ڕیشەکەی تاشی و بۆ بەیانەکەی هاتەوە. تر من پێ دەڵێم بەردەوام خەریکی ئەو جۆرە قسانە و نوکتانە بوون و هەندێکی زۆریشم هەر لە وەبسایتەکەمە هەر وەکوڵێن نوکتە عێراقیەکان یان نوکتەکانی یاسین بەشێکیان لە وەبسایتەکەمە بۆ ناوە داناوە. مامۆستا لەگەڵ ئەم سەرکردە بەڕێزانەی لە کوردستان بەتایبەت سەرکردە ئیسلامیەکان کە تۆ کەسێکی هەنی خاوەن فکری ئیسلامی بوویت پەیوەندی و چۆنە بەتایبەت مامۆستای باپیر؟ وڵای کاکە بە نیسبەت منەوە کاتە لێرە بووم وەکوتم لە دوای کۆڕەوەکەوە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی بووم و ئەو کاتەش لە ڕاستیدا بزوتنەوەی ئیسلامی گەرچی هەر بزوتنەوەی ئیسلامی بوو بەڵام لە ناوە وەکو بڵێ دوو باڵی تریش هەبوو کە یەکێکیان لە باڵەکانی مامۆستا عەلی باپیر بوو بەڵام سواز بۆخوا تاوەکو من نەکرد کوردستانم جێڵا تاوەکو هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستم جێڵا و گەشتم ئەمریکا جیابوونەوە دروست نەبوو. ئەو کاتێک کە من لە ناو بزوتنەوەی ئیسلامی بووم مامۆستا عەلی باپیر ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی بوو. من لە چەندان لە جەولەکانیان لە خزمەتیدا بوومە چەند جارێکیش هاتۆتە سووریا و کاتێک لە سووریا بوومە من لەوێ هەر لە خزمەتیا بوومە. من یەکەم کەس کە باتوانم بڵێم مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی موافقە بۆ وەرگرت و لە چەند سەماڵ کردمانەوە هەوڵمان کردمانەوە من ئەو کاتە لە ڕانێ بووم هەر لە لای مامۆستا عەلی باپیر و ئەوان بووم. من لەنەوە تویەکەوە ئەیناسم و زۆر جاریش لە زۆر جەولەی خۆیدا لە خزمەتیدا بوومە و لە زۆر شوێنی کەش لەگەڵیدا بوومە و وەکو مامۆستا عەلی باپیر. بەڵام ئەو کاتێ من لە ناو بزوتنەوە بووم زیاتر هەر خۆم بە خەتی گشتی بزوتنەوە زانیوە بۆ شێوازەی کە لەوانەوە نزیک بوومە لە مامۆستا شێخ عەلی و مامۆستا شێخ عوتمان خۆیانەوە ڕەحمەتی خۆیان لێبێ نزیک بوومە و لە کوردستان لە خزمەتیانە بوومە و لە سووری شیشیا زۆر لەگەڵیانە بوومە و لە زۆر کۆنگرە و دانیشتنیشان بە تابەتی لەگەڵ مامۆستا شێخ عەلیە من لە خزمەتیا بوومە و لەگەڵیان بوومە. ئەو پەیوەندی بەوانەی ناو بزوتنەوە بەیاندی بە سەرانی ترەوە من مام جەلال خۆی کە لە دیمەشق بوو جارێک چوینە سەردانی لەگەڵ کاک لوقمانە و لە کتێبەکەشمان باسی ئەو شتانەشمان کردووە نوکتەیەکی خۆشش لەو دانیشتەی مام جەلالی شەهر دروست بووە ئەوشم باس کردووە لە کتێبەکەمە. سەرانی معارەزەی عێراقی ئەو کاتە بە تایبەتیوانەی کە لە سووریا بوون من لەگەڵ زۆربیان بەهۆی ئەوەی کەوتم گەو کاتە معارەزە چالاک بوون لە ئیجتیماعی هەفتانە یا مانگانە بەشداریم کردووە. کابراایکی وەکو با بڵێن نووری مالیکی کە دوو جار سەرۆکایەتی با بڵێن سەرۆک وەزیری عێراق بووە من لە دیمەشق سەدان جار بینیومە مانگانە دانیشتنمان لەگەڵیانە هەبووە بۆەوەی کە عێراقی دوای سەدام حوسێن چۆن بێ و چۆن بەڕێوە بچێ کە بەیانجە بر کە لە دوای وابزان بوو بۆ وەزیری داخلی من چەندان جار دانیشتون و ئیجتیماعاتمان لەگەڵا کردوونە. عەباس بەیاتیەکە بوو کە نوێنەری حیزبێکی تورکمانی بوو دوای بوو بە قسەکەری ڕسمی بە ناوی پەرلەمانی عێراقیەوە ئێمە وەکو هاوڕێ بووینەوە ڕۆژانە لەو سەرجادانە پیاسەمان کردووە باسی وەزیری عێراق و چارەسەر وەو شتانەمان کردووە. سەرۆک وەزیرانی ئێستاش بەڕێز عادل عەبدولمەهدی من لە مؤتەمەری سەلاحەدین لەگەڵ شێخ عەلیە پێگەیشتومە کە ئەو کاتە شێخ عەلیش قسەیەکی پێم وتووە دەربارەی ئەو هەتا مردن لە بیرم ناچێتەوە کە دوای ئەوەی هەندێک قسەیان کرد و گەڕانەوە چوومە لا شێخ عەلی کە ئەو دەرچوو هەروای وتی کاک یاسین وتم بەڵێ وتی هذا صادق ومخلص. شێخ عەلی عەبدولعەزیز ئاوهای وت بە سید عادل عەبدولمەهدی وتی هذا صادق ومخلص وليس مثل الآخرين أو مثل الباقي. فوتي وەکو ئەوکانی تر نییە ئەمە زۆر کابراایکی دڵسۆزە و زۆر کابراایکی ڕاستگۆ و سەرڕاستیشە. ئێمەش هەروە ئەیناسین و مامۆستا شێخ عەلیش هەروای بە من وتووە دواش داریشم کە سەرکەوتوو بێ و کە هەموو گەلی عێراق بۆیان دەرکەوێت کە هەروایە.
ماوەسا کاتێک بەنێو ئەم گوندەی خۆتان ئاگەڕێی دوای تەمەنێک کە بەڕێت کردووە و 15 ساڵ زیندانی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و گەڕانەوەت بۆ ئەم شوێنە چه هەستێک و لا دروستە بێ ئێستا ئەم شوێنەی کە تیا بووی لە ڕابردووە ئێستا بەم شێوازە بەشێک لە خانووەکانی ڕووخاون یا زۆرێک لەو کەسانەی کە ژیاون لە سەردەمی تۆیە ئێستا لێرە نەماون. وڵای ئەمە هەر بە شێوەیەکی گشتی بۆ کوردستان چەندان شێرمان هەیە کاڵێ لەسەر ئەو گوڵ و گوڵزارەی کە لە وڵاتەکەماندا ئەڕوێ ئەوێ بەسەریا بە بێئاگایی ڕانەوری لەبەرەوەی ئەو گوڵە سوورە جوانانە هەموو خوێنی ئەو ڕۆڵە و شەهیدانەیە کە خوێنیان ڕشتووە کە من لە گوندێکی ئاو هایە بە نیسبەتی ئێستا هەموو جارێواڵە مەڵەمە مناڵەکان ماتونەتەوە بۆ یەکەم جار دێنە ئەم گوندەوە بەنسبەت ئەوانەوە دەشتێکی ڕوت و وشک و کۆمەڵێک کەلاوەیە بەڵام بەنسبەت منەوە لەژێر هەر بەردێکا من یادگاریەکەم هەیە من ئێستا لە شوێک جێگایەکە وەستاوم کە هەر ئەم ماڵە کە یەکەم هاوسێمان بووە ئەمە دوکانێکی بچووکیان هەبووە ئەلێرەدا حیوانێکیان هەبووە وەکو دیوەخان وا بووە هیچ کەسێکی غەریب ڕووی نەکردوێتان دێەوە گەر شەوما بێتەوە ڕۆژما بێتەوە لەو دیوەخانە لای نەدابێ و ئیسراحەتی نەکردبێ لە هەر کەلاوەیەک لەم کەلاوانە کۆمەڵێک ئینسانە ناسم کە ژیاون هەندێکیان ئێستا ئەنفال کراون و لەو کاتەوە نەماون و هەندێکیان ئێستا کەماون من ناسمەوە کە لێرەدا گەورە بوون اینجا ئەگەر بڵم لەژێر هەر بەردا و لە سەر هەر خشتێک کە پایپیانین ئەمڕۆ من کەسێکم دێتەوە پێشچاو و یادگاریەکم دێتەوە بیر هیچینی تێدا نیە ئەو هەستەی کە لە ناخما دروستێکە و ئەو جوڵانەی کە ویژدانمە جوڵێنێ شتێک نییە بتوان باسی ئەوسا خۆت جەناب و تەمەنی مناڵیت لێرە بووە ئێستا مناڵەکانی تۆ کە لە ئەمریکا لەدایک بوون ئەگەر بتوێت جارێتتر بێتەوە لێرە بژیت ئەتوانن بێن لێر لەگەڵ تۆ بژین لەم لادەیە وا بڵێن وەڵی بەنسبەت جارێ ئەمریکا نەک لەگەڵ گوندێکی ئاوها لەگەڵ عێراقیشە گەورەترین و خۆشترین شاری هەموو شەرقلەوسەتیشا بەشداری کەی هەروەک دوو دنیای جیاوازی لێدێ جا هیچ گومانی تێدا نییە بۆ کەسێک کە هەر لەوێ گەورە بوو بێ و هەموو یادگارەکانی لەوێ بێ لە دەشتێکی ئاها ڕوت و تەخت و گەرمە ژیان ئاسان نییە بەڵام مناڵەکانی ئەمە لەوێش هەر تا ڕادەیەک بە شێوازێکی ڕۆژهەڵاتی گەورە بوونە لە دوام دابوو دەریتی ئیسلامەتیدا گەورە بوونە خۆشیان پیان خۆشە کە هەندێ دابوونەریتی وڵاتانی خۆمان هەیە لایەن خۆشە لەبەرەوەی لەوە تا هاتوینەتەوە کە زیاتر ئەمە هەر بۆ یەکتر ناسین و کەڵچەر ناسین ئەیان بم بە ولاولایە فەتاوەکو ئێستا زۆر باشن و بەگرایەشیان پێخۆشە لەبەرەوەی ئەزانن کە ئەمە بۆ هەر شوێ بڕۆن بە هەر شتێک ببن ئەزانن ئەوان لەم گوندە چۆڵە و لەم گوندە وێرانەوە هاتوونەوە ئەسڵەکەیان بۆ ئێرە ئەگەڕێتەوە جا مرۆڤ کە خۆی بناسێ و ئەسڵی خۆی بناسێ بەهێزتر ئەبێ دامەزراوتر ئەبێ هەستێکی با بڵین شانازی تێدا دروست ئەبێ ئەو مرۆڤانەی کە خۆیان ناناسن و ئەسڵی خۆیان ناناسن قەدە و هێز و هەستیان نییە ئەوسا و کاتێک کە زیندانی کرای بەو تۆمەتە گەورە دەزیر کرای بەو شێوازە تایبەتەی کە پێشتر باسە کرد تەسەور وەکرد ڕۆژە لە ڕۆژان خوای گەورە تۆ دویسانەوە تۆ بنێرێتەوە بۆ ملادەی خۆت بەم شێوازە ئازادیەت تیا بگەڕێ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ دووری غەریبی شتێکی زۆر ناخۆشە بە تایبەتی بۆ کەسێکی وەکو من هەموو ژیانم کەسێکی کۆمەڵایەتی بوومە بەردەوام لە ناو خەڵکا بوومە بەڵدەوام لە نێو دەرس و شتیوا بوومە هاوڕێم زۆر بووە من کوڕێکی ئامۆزام هەیە ئەوش هەر لەم دەیە گەورە بووە شاعیرێش لە یەکێ لە شارەکانیان ناوی ترسە معرف لەو شارەیە ئەڵێ دکتۆر معرف لەو شارەیە ئەڵێ هەر ناویشی ترسە ئەڵێ باپیرەم مرد لە ماڵ نەبووم داپیرەم مرد لە ماڵ نەبووم کە دایکم مرد مەمۆڵکە بووم باوکیشم مرد هەر لە ماڵ نەبووم زۆر دەترسم خۆشم بمرم لە ماڵ نەبووم اینجاڵێت زۆرە ترسم خۆشم بمرم لە ماڵ نەبووم منە و شێرەم خوێندەوە لە کونجی زیندانە ئەلێ لە دوای ئەوە پێشم و دوتم 15 ساڵە خەوم لێزراوە ئەترسام بمرم و لە ماڵ نەبم ئەترسام جارێکی تر هەرگیز نەگەمەوە کوردستان ئەم ترسام جارێکی تر ئەو هەموو دۆست و هاوڕێی کە هەموو نەبینەوە ئەترسم جارێکی کە بە حیاتی کەسوکارەکەی خۆشم نەبینەوە جارێکی کە نەگەمەوە بەم گوندە ڕووخاو و ئەو یادگارانی خۆم بیر نەکەوێتەوە ئەو ترسە لە نێخ دڵی هەموو ئاوارەیەکی دوورە وڵاتە دروستە بێ بە تایبەتی کەسانێک
کە هەستێکی شاعیرانیان هەبێ کەسانێک کە کەسانێکی کۆمەڵایەتی و ناودار بوو. ئەوەی بینیتان ژیان و بەسەراتی شاعیر و نووسەرێکی شاری چەمچەماڵ مامۆستا یاسینە و مامۆسایی کە یەکێک لە ئەندازارانی ڕاپەڕینی شاری چەمچەماڵ بوو. دواتر بەهۆی تۆمەتێکی نەخوازراوەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 15 ساڵ زیندانی لە سجنەکانی ئەو وڵاتەدا بەسەر برد. چیرۆک و بەسەراتی ئەم جارەمان بەم شێوازە بە پایان گەشت. تا بەرنامەیە تر و بەیەگەیشتنەوەیەتر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.